ساڵتان لەبێ من کۆبان ئەزەتم بۆ یەکەم شەو بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. ئینشاءڵڵا ئەگەر خوای گەورە تەمەنمان پێبدا بۆ چەند شەوەی کەماوە من بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم. بەرنامەی پاشیف هەروەکو شەوانی پێشوو خۆی لە دوو تەوەر دەبینێتەوە. تەوەری یەکەم بە میوانداری مامۆستایەکی ئاینی دەبێت، لە تەوەری دومیشدا دکتۆرێک لەگەڵمان دەبێت باس لە نەخۆشیەک دەکەین. بەڵام سەرەتا دەچینە لای پاکێجێک سەبارەت بە زەکات. بە گوێرەی ئاینی ئیسلام زەکات یاخود پێویستە موسڵمانان یاخود ئەوانەی کە خوا پێدراون و دەوڵەمەندن و سامانێکی زۆریان هەیە پێویستە زەکات بدەن، بە تایبەتی بەو کەسانەی کە هەژار و کەم دەرامەتن. لە ڕۆژئاوای کوردستان ژمارەیەک ڕێکخرا و وەروە دەستگایەکی خێرخوازی پێکهێنراون ئەوان هەڵدەستن بە کۆکردنەوەی زەکاتەکان و بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەت دابەشی دەکەن. بێکەوە پاکێجێک دەبینین. لە ڕۆژئاوای کوردستانی و بتایبەتی دمەها ڕەمەزانێدا هەژمارێک ji کۆمەلە دەستگەه و سازیên خێرخوازiyê لەگەڵ دەستەیەن ئۆلی مینە ئەوقاف و بە ئالیکاریە هەندێک مەلایەن مزگەفتان بە ئەرکێ بەلافکردنا زکاتê radibin. Li demekêda ku rêjeya feqîr û belengazan zêde bûye di encama 5 salan ji şer û pevçûnan li deverê. ئالیکاری وەکە زکە فترە دەبێ ڕۆژێ خێرێ دە هەواڵێ مە خۆبخوادانە هەفتوو و بوان پەرانە مەعونە کڕینێ وەک بێ سەلاتی غیزایی ji bo xatirê gulvan feqîran belav bikin ber astangiyê got em dibînin di miletê me têr derbas dibin. Allahu ekber, Allahu ekber. Li gorî hin oldaran di rewşên zor û zehmet de mîna rewşa ku xelkên Rojavayê Kurdistanê tê de derbas dibin پێویستە سیستەمەکە کۆمکردنا زکاتێ وەرەدانین و هەن کۆمیت و دەستگەه وەرن دەستنیشانکردن داک و پەرەیان ji مالداران بستینن و لە فەقیران بەلاو بکەن. عالم أغلبها سبحان الله فلا حول ولا قوة إلا مصيبتك مزنا زكاة أخوة تكون نادر. وقت حكامي إسلامي تشيبون حكام يمكن رؤساء سر شريعتها بيغمبر دين إسلامي يمكن ويبزوري جوابستين وزكاة جبدن. وزكاة تشيد بحتى كتبي فقيد بين الشريعات بيجن بيوختي وعالم زكاة أخوانتي إيه حاكم إيه سلطان ويجوابستين بزوري ويبوزين الفقراء ويبقي بيت المال بيت المال منتظم به وأنا أبقي بيت المال وبلا بكي الفقراء مساكين. يعني نسبتها هيرا قلك حيا بلا وزكاة هيا بس شيء نادن زكاة أخوة ويلي ويقو مثلا زكاة أخوة بدي أهلي أخوة بدي كاتشي أخوة بدي كوري أخوة تنكر نسبتك بسيط دقيه فقير أواشي نسبتك يعني بسيط دقيه فقير أواني ووقع قوتي هي بياما أو مثلا قو هر إنسانك زكاة أخوة بدي كسي محتاج. لگۆری هەن دەستگەهێن پسپۆر زێدەی نێوی ژملەتی سووریێ di xizaniyê de dijîn. Ji wan nêzî 10 milyon kes li jêr xêza hejariyê jiyan dikin. Hindek welatiyên deverê pêşînyar û daxwazê li malbatên Kurdan yên ku li Ewropayê dijîn ku zikata xwe bişînin Rojavayê Kurdistanê da ku hindekî alîkarî bi hejar û feqîran re bikin. Dilovan Çeto, Kurdistan 24 Qamişlo. بەڵێ لە سعات یەکەم کە تایبەتە بە مامۆستایەکی ئاینی لەگەڵ سەید محەممەد خەلیل مامۆستای ئاینی گفتوگۆ لەسەر ڕەمەزان و دوورکەوتنەوە لە ڕەوشتی خراپە دەکەین. بەڵام بەرلەوەی بچینە سەر گفتوگۆکەمان هەر لەسەر پاکێجەکە لەسەر زەکات قسە دەکەین کە لە ڕۆژاوای کوردستان ڕێکخرا و دەستگا پێکهێنراون کە زەکات بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەش دەکەن. من دەمەوێت مامۆستا لە باشووری کوردستانیش بۆچی ڕێکخرا و دەستگا نین بەم کارە هەڵبەستێن بۆ نمونە زەکات کۆ بکەنەوە بەسەر خەڵکی هەژار و کەم دەرامەت دابەش بکەن لەوانەیە پێشتر کاری وا هەبوو بێ بەڵام خەڵک متمانەی نەبێ بۆچی ئەم متمانەیە نەبوو یاخود بۆچی کارێکی وا نەکراوە. بسم الله الرحمن الرحیم. پێشتر کە خەڵک
بەخۆی زەکاتی دەدا یعنی کە دەوڵەمەند بوو زەکاتەکەی زۆر بە جوانی دەدا بە مەزبوطی دەدا بەڵام کە پاشی یعنی ماوەکی زۆر خەڵکەکە کە مطالعەیان کەم بوو لە ئاینی ئیسلامەتی والی هات زەکاتەکە بە تەواوەتی نادرێتن یانیش کەمێک کە پێداویستەکانی فەقیر جێبەجێ نابیتن بەڵام ئەم دەستگانانە کە هەڵدەستن ئەو زەکاتی کۆ دەکەن لە دەوڵەمەندەکان کە زۆر دەبیتن ئەگەر بتوانن پێداویستەکانی فەقیری جێبەجێ بکەن وەکو مەسەلە بڵین خانی نییە خانی بۆ بکڕن یان نەخۆشێکی زۆر کوشندە یعنی نەخۆشێکی زۆر ینی سەخت کە پارەی دکتۆرەکەی پێ بدەن کە ئەم دەستگانە ئەگەر هەڵستان بە تاوەتی یعنی فەقیریان وایان لێکرد فەقیر زارشکە زەکاتی وەرنەگریتن ئەو شتێکی باشە هەروەکو ئەو دەوڵەتەکان ئەو لێرە زۆر جار کاری هەو بۆ مامۆستا بەڵام متمانە نەبووە بۆچی ئەو متمانەی نەبووە چۆن دەتوان ئەو متمانەیە دروست بکرێتەوە لە نێوان نەوڕێ خراوانە و لە نێوان خەڵکدا بە تایبەتیوانەی کە سەرمایەدارن لەبەرەوەی کە ئەم دەستگان شتێکی نوێ هاتە ناو وڵاتمان کە نوێ دەستیان پێکردێ بە ئیش و ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە نەجاحەتی دەینن کە بەو شتەی هەڵدەستن کە زەکاتی کۆ دەکەنەوە لە دەوڵەمەندەکان تەوزیع دەکەن دەدەنە فەقیرەکان ئینشاءڵڵا جێ خۆی دەگریتەوە بەڵێ دێمە سەر زەکات بۆ ئەم ساڵ زەکات دیاری کراوە زەکات دەمەوێت پرسیارەکەمەوەبی بەکوێ دەشێ بەچ کەسێک دەشێ بۆن منە بە خزم و کەس و کارێت بۆن منە لە نێو کەسدا ئایا کوڕ بە باوەک یان بە گشتی بەچێ دەشێت زەکات لێرەدا مەسەلا ئەولاد کوڕ منداڵ بۆ باوکی خۆی حەقی نەفەقیان هەیە لەبەرەوەی باوک ژیانی خۆی هەمووی سەرف کرد لۆ خزمەتی منداڵەکانی کە بەتاقەت بوو لەسەر خۆی بوو ژیانی خۆی سەرف کرد ئیشی کرد منداڵەکانی بەخێو کرد کە گەیشتە عومرەچی پێویستە ئەوجارە منداڵەکان حەقی نەفەقیان لەسەرە کە خزمەتی بە باوک ئەوە نییە زەکاتی پێبشێ دەبێت ئیجبارە و لەسەری و دەبێت دایک و باوک پارەی پێ بدا و یارمەتیان بدا ئەی کچ بۆی هەیە زەکات بدات بە دایک و باوکی یان ئەویش فەرزە لەسەری و دەبێت هاوکاریان بکات ئەویش فەرزە لەسەری هاوکاریان بکاتن چونکو یعنی ئاەتمان هەیە لەسەری و هەروەها هاتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ یعنی حەلالترین کەسب کە منداڵ ئەولاد ئیشی کرد باوک دەتانی وەرگریتن لیان وەکو نەفەقە مەسەن ئەولاد بداتە باوک و داچی خۆی ئەوە حەلالترین ڕزقە کە باوک وەردەگریتن باشە بەڵێ ئامۆژگاریت بۆ ئەو کەسانە چییە کە سامانێکی زۆریان هەیە بەڵام زەکات نادەن ئامۆژگاریم ئەوەیە یعنی پێیان دەڵێم ئیسلام یعنی ئەساس ئیسلام چەند ڕوکنەکە یعنی بەسترایە بە یەکتر پەیوەندی بە یەکتر هەیە نوێژە ڕۆژووە زەکاتە حەجە ئەوانە پەیوەند ئەگەر نوێژی کرد بە ڕۆژی بوو ئەگەر زەکاتەکەی نەدا یان حیلەچ کرد لە زەکاتەکەی نەدا ئەوە با بزانین نوێژەکە و ڕۆژەکەی قبول نابیتن حەجەکەشی قبول نابیتن بەڵام ئەگەر نوێژەکەی بە جوانی کرد و بە ڕۆژی بوو پاشوی زەکاتەکەی بە جوانیدا حەجەکەشی کرد ئینشاءڵڵا هەمووی لێی قبول دەبیتن باش مامۆستا بابەتەکەمان لەسەر زەکات نەبوو بەس بەهۆی ئەو راپۆرتواتینە چەند پرسیارێکمان سەبارەت بە زەکات کە دێنە سەر بابەتەکەی خۆمان کە ڕەمەزان و دوورکەوتنەوەیە لە کاری خراپ تا چەند ڕەمەزان دەتوانێت هاوکار بێ بۆ ئەو کەسانەی کە کاری خراپە دەکەن بگەڕێنەوە و دەست لەم کارانەیان هەڵبگرن چۆن بتوانن لەم مانگەدا واز لەم کارانە بێنن مەبەستم لەوێ لە کاری خراپە واز بێن و دەست بە کاری باشە بکەن هەموو ساڵێکە مانجی ڕەمەزان دێ ئەلحەمدولیلا خەڵکەکی زۆر تۆبەی دەکا ڕوو لە مزگەوتەکان دەکەن بە ڕۆژی دەبن قورئان دەخوێنن نوێژی تەراویحی دەکەن خۆیان دەپارێزن لە کاری کردەوەی خراپ هەروەکو کە وەکو ئیمام ئەمن لە مزگەوت هەموو ساڵێک کە مەزموعەک تۆبەی دەکا کە دێتە مزگەوت دەست پێ دەکە بە نوێژ و تەراویح و ڕۆژ و گرتن قورئان خوێندن پاش ڕەمەزانیش هەندێکیان لەوانە بەردەوام دەبن
بەجێ ناهێنێ پرسیارەکانم ئەوەیە زۆر بەڵێ. جار دەبینی لە ڕەمەزاندا هەندێک کەس دەبینی لا ڕەمەزان بە ڕۆژوو دەبێ نوێژ دەکا بەڵام کە ڕەمەزان تەواو دەبێ ئیدی نوێژیش ناکاتن ئەی ئەمانەت چین چۆن مامەڵیان لەگەڵ دەکرێت بەخۆی لێک عولەمایەکان دەلێ ئەگەر پاش ڕەمەزانی ئەو نەفرە بەردەوام بوو لەسەر نوێژ و تاعەت و عیباتی خۆی یعنی بەجێنێژ ئەو بزانی ڕەمەزانەکەی لێی قبول بووە ئەگەر بەردەوام نەبوو ئەوە بزانێتین لێی قبول یعنی نەبووە هەروەکو سەحابەکان کە ئینتیزاریان 6 مانگ دوعایان دەکرد بگەنە مانجی ڕەمەزان کە مانجی ڕەمەزان بە ڕۆژی پاشوی 6 مانگ هەر بەردەوام دەبوون لەسەر نوێژی خۆیان دووشەمە پێنجشەمە بە ڕۆژی دەبوون وەکو بڵێن ئەیام البیض 13 و 4 بە ڕۆژی دەبوون دوعایان دەکرد کە 6 مانگ دوعایان دەکرد کە مانجی ڕەمەزانیان لێ قبول بیتن هەروەکو حەقی خوای پەروەردیگار ئەوەیە کە مانجی ڕەمەزان ئینسان مرۆڤ کە عیبادەتی کرد نوێژی کرد بە ڕۆژی بوو قورئانی خوێند ئەوە حەقی خوای پەروەردیگارە یعنی پاشی ڕەمەزانش بەردەوام بیتن چونکە خوای پەروەردیگار ڕزقی ئەو مرۆڤەی دەداتن یعنی وەکو بڵێن پێداویستەکانی مرۆڤی دەیتە جێ خۆی بڵێ هەندێک کەسی دیکە هەیە لەوانەیە ڕۆژوو بگرێ بەڵام نوێژ نەکات ئەمانە ڕۆژۆکیان لێ قبول دەکرێت لێرەدا وەتوان ئیسلام ئەرکان ئیسلام ڕەبتی بە یەکترا ئەگەر بۆ ڕۆژی بوو ڕۆژی معنای چێکە ئینسان بۆ ڕۆژی دەبیتن معنای ئەوەیە کە هەموو جەوارح بە ڕۆژی بوو کە بە ڕۆژی بوو جەوارح لە گوناح و تاوان پاشی پێویستە بە عیبادەت یان پێویستە عیبادەت کاتن نوێژی بکاتن کە ئینسان بە ڕۆژی بوو نوێژی نەکرد نوێژیش یعنی کە نوێژی بەجێهێژ یان نوێژی تەرک کردیا ئەوە گوناحەکە حیسابکە یعنی کە بە ڕۆژی بوو فائیدەی نەبوو ئیستیفادەی نەبوو يعني پیغمبر صلى الله عليه وسلم هو الصوم هو صوم الجوارح كإنسان بروجي دبيتن تساو دمي لغيبة تساو إلى نظر وزجي إلى حرام باشمي كنيجكي بزهج نيجكي نكر أو جناح زوري جيشت باش ما بس كي روجوش عفوا أويا كإنسان زيادة تقوى بكاتر بله باش لعلكم تتقون بله شون بتوانن أو كساني كلا رمضان بروجو بنا نويجيان كردوا بون من تراويحيان كردوا شو نويجيان كردوا دوای رمضان تي بكريد تي بكن أوي بوي بردوان بالسري تي وان لي دكا كسار بنوا تي وان لي بكات كبردوان بالسري بله پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي حفت الجنة بالمكاره دين الإسلام لدنيا ده مثلا أجر يك ده بقات أعمال خو هدفش خو ده ماندي بزور بهشتش إنسان أجر ده بيسته بيسته ماندي بيتن يعني راس أو ما خلق زور ماندي ده بيتن أو أنا كتوبة ده كم مانج رمضان ماندي ده بن ده شيء آخري شو نيجي ده تاكو بياني قرآني زار 2000 3000 ختم ده كان بلام بداخل كباش مانج رمضانش كبزيد هلن كبزيان هشت سودی نابیتن ئەگە بەردەوام بوو بەهشتیش کردەوەی دەوێت عملی دەوێت مادیبوونی دەوێتن لۆ بەهشت بەنەسیب بیتن باس لەوە دەکرێت کە لە مەغریبەوە تاوەکو بەرەبەیان دەرگای تەوبە دەکرێتەوە ئەمە چۆنەوە بە شێوەیە کە چۆن دەتوانن هاوڵاتیان یاخود مرۆڤ سوود لەمە وەربگرێتن کە لە مەغریبەوە دەرگای تەوبە دەکرێتەوە تاوەکو بەیانی وخوي باب التوبة مفتوح إن الله يقبل توبة العبد ما لم يغرغر بردوام توبة هي كراي توبة كان توبة قبل نبي أجر روح جيش تيرا ملك الموت روح كي يعني جيش تغرغر يجروي أو وقتي درجاي توبة قباد دبيتر كدرجاي توبة كراي توام بيستا مثلا باشي مغربي كإفطار دكاتن دعاء قبوله باشي تراويح دك باشي شوان شونيجي دكاتن خواي جورا دفرمي والمستغفرين بالأسحار لكاتي سحر دا بارشيوان استغفار زور مهمة استغفار كردن آياتي لسدا أو كاتي دعاش قبوله توبة قبوله هەروەکو لە کاتی ڕۆژوش کاندنە لە کاتی مەغریبە زۆر باسی لەواکرێت لەو کاتێک کە ڕۆژوو دەشتێنی دوعاەکان قبولە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت لە حەدیث صحیح إن للصائم دعوة لا ترد
ڕۆژوەوان کە ڕۆژوەکەی دەشتێنی کە دوعای دەکات دوعایەکەی قبولە دوعایەکەی ڕەت ناکرێتەوە هەموو ڕۆژوەوانێک هەموو لە یەکەم ڕۆژەوە تاکو ئاخیر کاتی ئیفتاردا کە ئیفتار دەکاتن دوعای قبولە ئەوجە مەسەلە پێویستە ئینسان کە ئیفتار دەکا بە خوورما سونەتە ئاو پاشی دەستی بەرز بکاتەوە دوعای بکە ئەو شتانی کە لە دڵیدا هەیە داوا بکە لە خوای پەروەردگار بپارێتەوە لەی ئینشاڵە دوعایەکانی قبولە ئەوە وعدی خوای گەورەی بۆ بەندەکانی خۆی پێغەمبەری صلی الله علیه و سلم صادق المصدوقە کە فەرموویتە ئین للصائم دعوة لا ترد لۆ ڕۆژوەوان کە دوعای بکە دوعایەکەی ڕەت ناکرێتەوە قبولە ئینشاءالله 100% قبولە خاستن لەو زروفەی لەو زمانەی پێویستە مسلمان کاتی ئیفتاردا خەڵکەکی زۆر ینی کە بۆ ڕۆژیە ئیفتار دەکاتن دوعای بکە یا ڕبی خودای وڵاتمان پارێزە ئەو قەیرانی لەسەرمان هەڵبگرە یا ڕبی خودای لێمان تێگمەدا یا ڕبی خودای هەر لەسەر ئیمانی خۆمان ببینین دەربەدەر نەبین زۆر 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 یعنی وڵات بە چ دەپارێزێتن یعنی وڵات کۆها دەمینێتن غێر بە دوعا دەمینێتن ئەوجا ڕۆژوەوان کە ڕۆژوەکەی دەشتێنی فرسەتێکی زۆر گەورەیە لە کاتی پارشیوانیش دوعا قبولە کاتێک لەوەی کە دیاری کراوە لە مەغریب تاوەکو بەیانی هیچ کاتێک دیاری کراوە زیاتر کامیان گرنگترە و کامیان زیاتر با بڵێن دوعایەکەی زیاتر قبول دەکرێت لەو کاتەدا هیچ کاتێک دیاری کراوە چەند کاتێک دیاری کراوە پاش نوێژەکان بعد دوبری کولی سەڵەواتین پاش نوێژەکان دوعا قبولە لە کاتی دستانە مەسەن کاتی باراندا دوعا قبولە لە کاتی سەفەردا دوعا قبولە دوعای دایک و باوک لۆ ئەولادی خۆی قبولە ڕۆژی جومعی سەعاتێک هەیە دوعا تێدا قبول دەبیتن هەندێک عولەما دەڵێن کە خەتیب دادەنیشی مابەینی دوو خوتبە ئەو وەختی دوعا قبولە هەندێک سەحابەکان باسییان کردووە سەعاتێک پێش نوێژی مەغریب وەکو سعد بن ئەبی وەقاص و خالد بن وەلید باز دەکەن کە دوعا ئەو وەختی قبولە ڕۆژانە سەعاتێک هەیە دوعا تێدا قبول دەبیتن ئەو سەعاتە دیاری نەکراوە ئەوزە خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تدعوا على أنفسكم ولا تدعوا على أموالكم ولا تدعوا على أولادكم يكون فيه ساعة يستجاب الدعاء يعني دعاء لخوتان مكان لمالتان مكان لمال ملدالتان مكان لخوتان مكان چونکو ساعاتێک دوعا تێدا قبول دەبێت کە تو دوعای لە خۆت ئینسان لە خۆی دەکاتن زۆر جار دەبینیەوە لە نێو ئێمەدا باوە ئافرەتێک دایکێک کەسێک دوعایەک لە منداڵەکانی دەکاتن یعنی ئەمانش بامان شێوە ساعتێک هەیە ئەمانش تێدا قبولە بێ بەێ قبول دەبیتن حتا خۆشەویست صلی الله علیه وسلم دەفەرمێ هەندێک کەس دەڵێ دوعای دەکەم دوعا قبولە نەخێر دوعا باش هەندێک کەس بگورە مامۆستا هەندێک کەس پەلەیانە لە وەڵامدانەوەی ئەم دوعایانە پەیامت بۆ ئەوان چییە؟ زۆر جار هەندێک کەس هەیە بێئومێد دەبێت دەڵێ من دوعام کردووە و بۆم جێبەجێ نەبووە پەیامت بۆ ئەوانە چیە؟ ئایا دوعایەکەیان قبول دەکرێت یان دوعا لە چێش قبول دەکرێت لە چ کەسێک قبول دەکرێت؟ دعاء پیغمبر صلی الله علیه وسلم دەفەرمێ إن الله يقبل دعاء العبد ما لم يعجل يعني خوای گەورە دوعای بەندەی خۆی قبول دەکاتن ئەگەر عەجەلەی نەکاتن یان لۆی قبول دەکا فورا يعني یەکسەر دوعایەکەی لۆی قبول دەکا یانیش کەمەک تاخیر دەبیتن یانیش لۆی هەڵدەگریتن لۆ ڕۆژی دوایێ لۆ ڕۆژی قیامەت لێندەر بە کەلچی دێتن ئەو دوعایانە کە دەکاتن لە دنیادا ئەی چێن ئەوانەیە کە دوعایەکان و لێ قبول دەکرێت بۆتمان باسمان کرد هەموو کەسێک دوعا بکا لێ قبول دەکرێت هەموو کەسێک بەڵام شتێکی لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کردووە کە دەفەرمێتن لە سەفەردا دوعا قبولە ئەوزە خۆشەویستمان فەرمودەی دەینتەوە رب رجل أشعث أغبر يمد يده إلى السماء فلا يستجاب له ومطعمه حرام ومشربه حرام فلا يعني وأن يستجاب له فلا يستجاب له يعني في مصر في السفر ده دعاء قبولها بلام كابراي كسفر دكات انت ما شادكي يعني حمو زلشي توزا وبرسي يعني زور زلكا كي بيز لكات سفر ده كدعاء دكا خوارنكي حرامه زلككي حرامه باركي حرامه حتى گۆشتەکەش کە گرتیتی بە حرام گرتیتی ئەو ئەگەر دوعای بکاتن دوعا قبول نابێتن بەڵام ئەگەر مرۆڤ ئینسان ئاگای لە ڕزقی خۆی هەبوو ڕزقەکەی خۆی حەلال کرد کە مامۆستا بوو بە جوانی دەرسی گۆتەوە
کە شاگرد بوو بە جوان ئیشی خۆی کرد یا موظف بوو بە جوان ئیشی خۆی کرد ئیشەکەی خۆی حەلال کرد کە ڕزقەکەی هاتە دەستی بە حەلالی هاتە دەستی ئەو دوعای قبولە قبول سەبارەت بە تەوبەکردن لە هەموو کەسێک وەردەگیرێت چونکە بابەتەکەیمە لەسەر دوورکەوتنەوەیە بۆ نمونە لە کارە خراپەکان بۆ نمونە کەسێک هەیە تەوبە دەکات ئەو تەوبەیە لە هەموو کەسێک وەردەگیرێت بەێ لە هەموو کەسێکی وەردەگیرێتن تەوبە یعنی کە تەوبەی کە ئیلا موشریک ئەو کەسە هاوڵ و شەریک لۆخوای گەورە پەیدا بکە تۆبەی وی ئەوەی تەوبەی کرد بۆ نمونە موشریکە تەوبە دەکات و دەگەڕێتەوە تەواو خوای گەورە دوعای قبول دەکاتن و کە دەگەڕێتەوە پەشیمان دەبیتەوە حتا پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێتن ئەگەر هاتوو قەومێک ملەتێک هیچ گوناحیان نەکرد هیچ تۆبەیان نەکرد خوای گەورە هیلاچیان دەکەن لە ناویان دەبە قەومەشکە دەینیتن کە گوناح دەکەن پاشوی تۆبەی دەکەن ئیستیغفار دەکەن خوای گەورە زۆر زۆر پێی خۆشە ئەو کەسان کە ئیستیغفار دەکەن و ئیستیغفاریش تەوبە چۆن دەبی بە ئیستیغفار یا ڕبی خودایە تۆبەی دەکەم پەشیمان دەبمەوە جارش کە ناگەڕێمەوە سەر ئەو گوناحانە ئەستەغفر الله العظیم وأتوب إليه کە ئەوەیە ئوسلوبەکەی بە عربی ئەستەغفر الله العظیم وأتوب إليه ئەوجا خۆشەویستمان صلی الله عليه وسلم ڕۆژانە 100 جار تۆبەی دەکرد یان 70 جار تۆبەی دەکرد ئیستیغفاری دەکرد پێویستە مسلمان ڕۆژانە یعنی کەمترین شت 300 جار بلێ ئەستەغفر الله العظیم وأتوب إليه ئەوجا ئەگەر مسلمان ئینشاء الله کە تۆبەی دەکاتن کە شەرتەکانمان باسمان کرد کە ڕزقەکەی حەلال بوو خوای گەورە ئینشاء الله لی قبول دەکاتن ئینشاء الله تعالی بەڵێ مامۆستا لەگەڵم بمێنەوە دەچینە لای تۆڕی پیامێرانمان لە شار و شارۆچکەکان سۆران کامەران لە شاری کەرکووک وەروە هاوکارم تەیفور محەممەد لە ناحیەی خەلیفان لەگەڵم دەبێت لە سەرتاش دەچمە لای هاوکارم سۆران کامەران سۆران کە لە کەرکووکەوە لەگەڵما سۆران ئەم کاتت باش ڕەوشی ئەمنی کەرکووک چۆنە و پاشیو لە شاری کەرکووک چۆنە کە بەرەو دەڕۆژی کۆتایی دەچین بەڵێ هەڵبەت ئەم شەو لە یەکێ لە گەڕەکەەکانی شاری کەرکووک کە شەقامی مەتاری پێ دەڵێن لەلایەن چەند چەکدارێکی لە ناسراوە تەقە لە بەڕێبەری ڕێگەزنامەی کەرکووک کراوە لە ئەنجامدا ناوبراو گیانی لەدەستدا کە ناوی مقدەم حاتەم ئەلحەمدانیە لە نەتەوەی عەرەبە بەڕێبەری ڕێگەزنامەی کەرکووکە هەتا ئێستا دیار نییە بەرپرسانی پۆلیس دەڵێن ئێمە لێژنەمان پێکەناو دەستمان کردووە بە لێکۆڵینەوە لەو بابەتە هەڵبەت بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کە ئێمە بۆ خۆمان جۆرە لە مەترسیمان لا دروست بووە بە بەهینی بەو کردو تیرۆریسیانەی کە هەیە بەڵام بەشێکی دیکە لە وڵاتیان بە پێچەوانەوە دەیبێنن کە هەوا با بڵێن ئاساییە دۆخەکەەوە وەک خۆیان دەڵێن کە ئێستا ڕەوشی شار زۆر ئاساییە و ئەوان دەڵێن یعنی وەک ڕۆژانی ئاسایی ئێمە ژیانی خۆمان دۆکسەرین دەمێ بڕۆ مەلایەم خێزانە بەڕێزا ئەم کاتتان باش بکرێت یان ئێستا ڕەوشی کەرکووک چۆنە بەلاتانە وەڵاهی ڕەوشی کەرکووک زۆر باشە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سایی ئەو برا پێشمەرگانە لە بەرەکانی جەنگ ئەوە سەعاتوە سەسی 1:30 ئێمەوە لە دەرەوەی لە ناوەڕاستی کەرکووکە باشە ئەو کردوانەی کاکرێن ناو بەناو خەڵک تیرۆرەکرێوانە هیچ کاریگەریە بۆ لەسەر خەڵک نەخێر ئێمە ئەو شتانە لەخوا بەزیاد نامان ترسێنێ ئێمە خاتونەکە داهاتووی تانی ساڵانی دیکاوە ماونەتۆتان نەخێر ئێمە من بەتەما بۆمەوە بلێ من ئێمە ڕۆژوە هەبوو 10 تەقینەوە بوو لەم کەرکووکە ناترسین ئێستا بە دووکاری تیرۆرستی یان دوان ئێمە بۆ شتانە لەخوا بەزیاد بێ ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سایە ئەو برا پێشمەرگانەی وا لە بەرەکانی جەنگن ئێمە ژوا بە خۆمان لێرەوە ئەی خاتونی بەڕێزانە چۆنە ڕۆژ کەرکووک بەلاتە چۆن وەڵاهی زۆر باشە لەخوا بەزیاد بێ ساڵێک ماونەتەوە تام کاتە لە بازار نەخێر ئەمە ئەگەڕێتەوە بۆی کە هێزی پێشمەرگە لەسەر طبعا نەیتۆن ئەگەر هێزی پێشمەرگە نەبێ برا پێشمەرگەکانمان نەبن ئەی شارشوا ئارام نابێ لەخوا بەزیاد بێ ئەمن و ئاسایش بەرپایە و دەستان خۆش بڵێ خێزان ئەوەکەم خانەوەدە بەڕێزا ماژیان پێکرد هاوڵاتیانی کەرکووک ئێستا بە جۆرە لە جۆرەکان دڵنیان لەوەی کە ڕۆژی ئەمنی شارەکان باشەوە دەڵێن ئێستا هێزی پێشمەرگە لە سنوورەکاندایە و با بڵێن کاریگەری هەبووە لەسەر پاراستنی شارەکە
بەڵام بەشێ لە کاسبکاران بۆ خۆیان گلێوەیان نەکردیان ئەو تەو کردەوە تیرۆریسیانی کە ئەنجام دەدرێەوە ئەو تیرۆرانی کە ئەنجام دەدرێت کاریگەری هەبووە لەسەر بازارمان نەمێ لەگەڵێکە لەم برابەڕێزانە قسەکەم ئەو کردوانی کە ئەنجامە درێ کاریگەریە بووە لەسەر بازارتان ناوەڵا بڕێزم بەخێراتتان قەرەباڵغی چۆن بووە ینی شەوانی ڕابردوو ئەم شەو بەراوردێ بکرێن ئێستا بەرەو باشترێ چونکە دە ڕۆژێکی ماوە بۆ جێژن بازار زۆر باشە لە خوا بزەوە ڕۆژی ئەمنیش زۆر باشە شکر بۆخوا ئەگە یعنی ئەم با بڵێن ئەم ساڵ جیاوازە ساڵانی ڕابردوو بۆ خۆی بەهۆی هێزی پێشمەرگەکە لە سنوورەکان جێژبنە ڕۆژی ئەمنی باشە ئەم باشە ینی چۆنە لە سنجێنەوە لەخوا بزەوێ بۆی هێزی پێشمەرگەوە ئەم باشە ئێمەوە ئالێرە کاسبێکەین و ڕوو لە قابی خواکەین لەخوا بزەوێ ڕۆژی ئەمنی زۆر باشە و ڕاستەکەی تۆ لەبارەی ساڵانی ڕابردووە جیاوازە چونکە بەهۆی موچەوە بەهۆی ئاوای شەڕی داعشەوە منەمێ لەگەڵ یەکێکی دیکە لەو برابەڕێزانە قسەکەم کە بەخۆی کاسبکارە برای بەڕێزمەکە بکرێت ئێستا باسیەوەمان بۆ کە ئێستا ڕۆژی بازار چۆنە بە تایبەت لەم دەشەوەی یاخیرەکە هەمیشە بازار گەرم و گوڕێکی پێوە دیارە هاوڵاتیان چۆنە ڕوەکەن لە بازار وەڵی لە سایی قەیرانی داراییەوە ئێستا تۆزێ وەزعەکە خۆ دەزانی چۆن بووە بەڵام ئاخر دە ڕۆژی تۆزێ باشترە بەڵام لە سەرەتا وەها نەبوو نەکەمانەکە بکرێت عفویانە و کردو تیرۆریسیان کە ئەنجامەدە کاریگەریە بۆ لەسەر حتا ئێستا هیچ کاریگەری نەبووە لەخوا بەزێبێ لە ڕێسایی هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس هیچ لەخوا بەزەبیت خۆش بە زۆر سپاس دەکەم وڵێ وایە منەمە ئاماژە بۆ بکەم کە هێزە ئەمنیەکان پۆلیس و ئاسایش بۆ خۆیان لێرن شەوانی ڕەمەزان و هەرچیان پاراستنی جان و سەرماڵی هاوڵاتیانەوە هاوڵاتیان وە کاسبکاران وەک گوێتان لێبوو دەڵێن کردەوەکان کە ئەنجام دەدرێت کاریگەری نەبووە لەسەر بازار و هاوڵاتیان بە جیاواز لە ساڵانی ڕابردوو ڕوو لە بازار دەکەن و ئەم ساڵ با بڵێن بەشێکی زۆری هاوڵاتیان با بڵێن دەڵێن کە بەسای هێزی لە سای هێزی پێشمەرگەوە کە سنوورەکانی کەرکک دەپارێزن ڕۆژی ئەمنی کەرکک زۆر باش بووە چکە لە ساڵانی ڕابردوو کردەوەی تیرۆریسی و تەقینەوە لە ناو شاری کەرککدا گەلێ زۆر بووە بۆیە ئەوان سپاس و ستایشی هێزی پێشمەرگە دەکەن و لە هەمان کاتە دەستگامنیەکانی کەرکک لە ناو شاردا ڕۆڵی بەرچاویان بینیوە لە پاراستنی گیانی هاوڵاتیان و هاوڵاتیان هەمیشە پەیامی دەستخۆشییان هەیە بۆ هێزانەکان و لێرە بەشێکی زۆری هاوڵاتیان وەگوێتان لێبوو باسییان لەوە کرد کە ڕۆژی ئەمنی شارەکە هیچ گرفتێکی نییە بەڵێ من نەگەڕەمە لای هاوکارم سپاس بۆ هاوکارم سۆران کامەران کە لە کەرککەوە لەگەڵم بووی سپاس بۆ زانیاریەکان بڵێ بەرەو خەلیفان هاوکارم تەیفور محەممەد لەگەڵمە تەیفور ئەم کاتت باش پاشیڤ لە خەلیفان چۆنە کۆبانم کاتت باش ئێمە لە خەلیفانین بۆ ئەم شەو هەوڵ دەدەین هەر شەو لە شار و شارۆچکێکی ئەو دەڤەرە بین بۆەوەی هیچیان بێ بەش نەکەین لە شاشەی کوردستان 24 ئەوەی کە هەیە ئێستا ئەمە لە سنتەری شاری خەلیفانی لێرە خەڵک تاکو ئێستا بە دەرەوەی لە هەردوو ڕووی شەقامەکە ئەگەر کاکسامان هاوکاریم بکات دیارە خەڵکەکە تاکو ئێستا بە دەرەوەیە و دەمێنەوە تاکو و پاشێو لێرە ئەوەی کە زیاتر دەیانبێنین گەنجن و بەمەبەستی بەسەربردی کات تاکو و نزیک بوونەوە لە پاشەو لێرە دانیشتون هەوڵ دەدەین بچینە لای ئەو گەنجانە دواتریش بپەڕینەوە لەو بەری شەقامیش قسە لەگەڵ هەندێک لەو خەڵکانە بکەین خەلیفان تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێیکە ژمارێکی زۆری ئاوارێ عەرەب و هاوکات کوردانی شەبەک و ئێزیدی لێرە نیشتە جێکراون هەموو ئەوانێکە لە شار و شارۆچکەکانی دیکەی عێراق بەهۆی جەنجی داعش ئاوارە بوون بەڵام هەوڵ دەدەین بچینە لای ئەو گەنجانە بزانین لە نێویاندا چێ هەیە و تەنها پێکاتەکانی شارەدەی خەلیفانن یاخود ئاوارەکانی شار لە نێوداهن ئەو کاتتان باش ڕەمەزان چۆنە لێرە چۆن بەڕێی دەکەن شەوانی ڕەمەزان وەڵی شەوانە خەڵک هەمووی دێدەدەرێ ئەوی گەنجەکان ژن و مار و مدار و خەڵیشی لە بازارە بدێتە بازار ئەوەیە کەی لێرە دەمێنەوە وڵاتە دەوری سەعات دوو چارێک هەتا دوو نوش دەمێنینەوە تۆ خەڵ چۆی من خەڵ شەقلاوە شەقلاوە ئەی بۆ لێرەی کەمێک دووری لە شەقلاوە بۆ چیاتی وڵا هاتمە سەردانی و برادرانە بەوەستی گەشت هاتووی سەردان چ جیاوازێک لێرە لە خەلیفان بە بەراو لەگەڵ شەقلاوە دەبینی وڵا هیچ فەرقێکی نییە و گەنجەکان هەموو لە دەرێنە شوێنێکی خۆشە فێنکە و گەنجەکان دێنە دەرێ بە ڕۆژیش دەنون زۆر سپاس گۆڤان ئەگەر تۆ دەرفەتم بدەیت هەوڵ دەدەم بچمە ئەو بەری شەقامیش دیارە لەوێش کۆمەڵە خەڵکێک دانیشتووە بۆی ئەوانیش بێبەش نەکەین هەرچەندە دەزانم کە کات زۆر دەرفەتمان نادە بەڵام
لێرە هەیە بۆی ئەوانیش بێبەش نەکەین دەچین قسە لەگەڵ ئەوانیش دەکەین ئەو کاتەتان باش پێمان بڵێ دانیشتنەکەتان بچبوونەیەکەوەیە دەبین قەرەباڵغی هەیە لە خەلیفان بۆ بەڕێستان سەرۆک شارەوانی خەلیفانن پێمان بڵێ دانیشتنەکانی شەوانی ڕەمەزان لە خەلیفان بەخێر بێن سەرچاوە سەرەتا بە ناوی دانیشتوانی خەلیفان بەخێراتنتان دەکەین دیارە بە بۆنەی مانجی ڕەمەزانە لە ڕۆژان پلەی گەرما بە خۆتان دەزانن بەرزە خەرکەکەش دەیەوێت سوود لە شەوەکەی وەربگری هەوایەکەی خۆشە لۆ ئەوەی ئێستا دانیشتون چاوەڕوانی ئەوەی دەکەن تا کاتی پارشیو دابێ تا ئەو کاتەی جوولەی بازار لە خوای بە زیادوی بەو شێوەیە وەکو خۆتان دەبینن و خاڵی هەرە گرنگش بۆی دەگەڕینەوە لە سای حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئاسایشمان لەو پەڕی باشیدایە ئەمن و ئاسایشمان بە قووەتە لۆ ئەوی خەرکەکەش دەتوانی بە ئارامی لە بازاردا بنیشی و کاتەکانی خۆی بەسەر باش زۆر سپاسانە پرسیارێکی کوردەکەم بەداخەوە ئەوە یەکێ لە با بڵێن ئەو ئامێرانن کە با بڵێن بەکاری دێنن دەیتەقێنن پێمان بڵێ لێرە من ئاماژەم پێ دەکە پێکاتەی عەرەب و کوردانی شەبەک و ئێزیدیان ڕاستاوانە لێرە نیشتە بە تاکید نێزکەی 500 خێزانێک لە سنووری شارەوانی خەلیفان سنووری شاری خەلیفان هەن کە لە ئەو عەرەبانە پێک دێت ئەوان لە ناوەڕاستی عراقەوە هاتوون و بەشێکیان کوردانی ێزدین و بەشێکیان بەشێک نوخبەیەکی کمش کوردانی ڕۆژ ئاوان ئەوانیش دەور و تەسیری خۆیان هەیە ڕەنگە هۆکارێک بن بۆ جوولەی ئابووری کە لێران سەرمایەکانی خۆیان سەرف دەکەن زۆر سپاس بۆەوەش هەوڵ دەدەین یەک کەسی دیروەرگرنی کۆڤان ئەگەر تۆ دەرفەتم دەیت بە هەندێک لەو گەنجانێک کە لێرەش دانیشتون ئەو کاتت باش پێمان بڵێ شەوانی ڕەمەزان لە خەلیفان چۆن گوزەر دەکات چۆن بەڕێی دەکەن تا کاژمێر چەند دەمێنەوە وڵی بە کۆی بە خۆتان دەبین ئێستا لە ناو شارۆچکەی خەلیفان شەوانە بەردەوام تا پاشیوان بەو نوعی گەنج و ئیدی خەڵکەکەدا ئەنیشی بە شێوەکی ئەمنی ئەمنیەکی باشەیە لە سای حکوومەتی هەرێم و ئاسایشی ناوخۆ باشە زۆر سپاس کۆڤان ئەگەر دەرفەت نەمێنێت دەگەڕێمەوە لای تۆ ئەجینە کۆمەڵە گەنجێکی تریش لە دوورەوە لەولاوە هەن ئەگەر دەرفەتم دەی دوایین کە سوەر دەگرم ئەو کاتت باش تۆ پێمان بڵێ چی دەکەی لێرە و کە شەوە ئێرە چۆن زۆر سپاسەرە تا بەخێرەتان دەکەم وەکو کەناڵی 24 ڕۆڵێکی بەرچاوتان هەیە بە گەڕان بەناو شارەکان بەناو شوێنەکانی شار و شارەکانی کوردستان بەخێر بن ئەوەی دیارە وەک ڕۆژان ئێمە بە ڕۆژوون و ڕەمەزانە و شەوانیش وەکو پشودان کۆمەڵێ برادەر و دۆست و ئەوانە بە دیداری یەکتر شادەمی شەوانە لێرە دەستان خۆشبی بەخێر بن سەرچاوە زۆر سپاس کۆڤان لێرە کەشوهەوایەکی زۆر فێنکێ پلەکانی گەرما لە ئێستادا دابەزیون و خەڵک بە دەرەوەی وەکەوە بینیتان و وەک بڵێ بازار تا ئێستا گەرم دەبێت و تاکو پاشی ئەو خەڵکە لە دەرەوە دەمێنێتەوە بەڵێ کۆڤان بەڵێ سپاس بۆ ئاوکارم تەیفور محەممەد لە شارەدەی خەلیفان وەروە سپاس بۆ ئاوکارم سۆران کامەران کە لە شاری کەرکووکەوە لەگەڵم بوو سپاس بەڵێ لەسەر تەوەرەکەمان بەردەوام دەبین مامۆستا خوای گەورە لە شەواندا دێتە سەر ئاسمانی زەویدا ئەمەیان چۆنە خوای گەورە کە لە فەرمودەی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هاتووە إن الله ينزل إلى السماء الدنيا فيقول هل من سائل فأعطيه هل من مستغفر فأغفر له خوای گەورە بەلا تەشابه ولله المثل الأعلى کە نێزیک دەبیتەوە یعنی کە دێت تاسوە نێزیک دەبیتەوە لە بەندەکانی خۆی خوای گەورە کاتێکە و کاتێک کە نزیک دەبێتەوە ئەو کاتەیە کە تقریبان سێ چارێک مایە لۆ بانجی بەس لە بانجی بەیانیە بانجی بەیانی یان نیو سەعات ماوە لۆ بانجی بەیانی ئەو وەختی باشترین کاتە ئەو کاتی دوعایە کاتی شەو نوێژە کاتی نوێژی تەهەجودا بە تایبەتی کاتی دوعام ئەو وەختی یعنی پیا و چاکەکان عولەمایەکان تەرجوبەیان کردیە ئەو کات کە دوو ڕکعات نوێژی تەهەجودی دەکەن شەو نوێژی دەکەن دوعای دەکەن دوعایەکە تقریبا 100% جێبەجێ بووە یعنی کە داوایان کردووە لە خوای پەروەردگار واتە ئەو دوعای هەر کەسێک لەو کاتەیە هەڵبستێتەوە نوێژ بکات و شەو نوێژ بکات ئەو دوعای 100% قبول دەبێت ئینشاء الله قبولە چووکو
وەکو بڵێن خوای گەورە بەخۆی یعنی فەرمانی داوە کە دوعای قبول بکاتن یعنی داوا بکەن لۆتان جێبەجێ بکەم لە فرموودەدا ئەوها هاتووە کەواتەوانێت کە تەو بەش لەسەر کارەکانی خۆیان دەکەنەوەی کە کارێکیان کردووە با بڵێن لەگەڵ ئیسلام نەگونجاو بووە ئەو کاتە دوعاەکان و تەوبەکانی بکە و کات شەر لێ قبولە واتە تەوبەکانیان زیاتر بۆ کات هەڵگرن وڵا ینی باشتر ئەو کاتە هەڵگرن چووکو ئەو کات عەبد بند خۆی و خوا دەبتن کەس یعنی نابیتن تەنها خۆی و خوا ئەو وەخت زۆر خەڵک نووسە یعنی خەڵک بێ ئاگایە تەنها کە هەڵدەستی مناجاتی خوای پەروەردگار دەکات کە دەگرێتن کە زۆر پەشیمانە یعنی پەشوا نەکەوێتە قالبی ڕیایە ئەو مەبەستەیە کە بەتیانیا لەگەڵ خوای گەورە ناکەوێتە قال حتا لە یەک پیاە مەبەست لەوەیە کە بە تەنیای لەو کاتەدا بۆ ئەوەیە کە نەکەوێتە قالبی ڕیاوە لە بەرچاوی خەڵکە و تۆڵێ و ئەو گریانە و شتێ نەبێ ینی باشترە ینی ڕیا شرکی ئەزغەرە شرکەچی بچووکە ناو خەڵک دە مەسەلە لە مزگەفتدا مەسە تۆبەی بکە نوێژ بکاتن و بگریە و بپارێتەوە هەندێک وەکو بڵێن ڕیا دەکەوتە ناوی بەڵام کە لە مالی خۆی بوو یان لە مزگەوتدا بوو کەس نەبووم نوێژی کرد پاشوی دانیش پاراوە لە خوای پەروەردگار ئەوە پاراوە لە خوای پەروەردگار ینی بە خۆی و تەنها خۆی و خوا ینی خوای گەورە دەیبینی و ینی و جۆی لێ دەبیتن ئینشاءڵڵا خوای گەورە دوعای قبول دەکاتن حتا لە یەک پیا و چاکان باز دەکاتن دەلێتن ئەمە شەوان شەو نوێژ دەکەم هەڵدەستم ینی بەرە بەیانی کە ماوە نیو سەعات هەڵدەستم دوعای دەکەم دەپارمە لە خوای پەروەردگار بەڵکو لە ڕۆژی دواییدا بە تەنهایی محاسبەم بکاتن نەک لە بەرامبەر خەلائق و بەرامبەر خەڵکدا ینی ئەوها فکریان دەکردەوە باس لە دوور کەعاتی نوێژی سونەتی بەر لە نوێژی بەیانی دەکرێت چ حکمەتێک لەوەدایە وەکو بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم هەڵدەستا شەوان شەو نوێژی دەکرد لا آية هاتو سورة إسراء فتهجد من الليل نافلة لك عسى أن يبعثك ربك مقاما محمودا شوان يعني يا محمد شوان هلستا شو نيجبك بلكو لروج دوايدا مقام برز دبيتوا يعني مقامة شي جورد دبيتم حتى خوش اسمه صلى الله عليه وسلم دفرمي باش نيجي فرض كان بعد الصلوات المكتوبة أفضل الصلاة قيام الليل يعني أفضل الصلاة صلاة الليل يعني پاش نوێژە فەرزەکان باشترین نوێژ کە فەزلی زۆرە ئەجر و پاداشتی زۆرە شەو نوێژە پێش نوێژ بەیانی بە سێ چارێک یان بە نیو سەعات نوێژی بکاتن نوێژی تەهەجود و دوعاش قبولە بە ریای تێدانە کە جەنابەت باس کرد ریای تێدانە ئەوجە خۆشەویستمان صلی الله علیه وسلم دەفەرمێ دێتن باسی نوێژی بەیانی دەکاتن دوو ڕکعات پێش نوێژی بەیانی خەیر من الدنيا وما فيها لە هەموو دنیای خێرترە کە دوو ڕکعاتی سونەت پێغەمبەر صلی الله علیه وسلم باس کرد دوو ڕکعات سونەتی پێش نوێژ بەیان ئەگەر هاتو نوێژی بەیانی دەبیت چەند خێر بیتن خێرەکەی زۆر زیاترە باش مامۆستا ڕەمەزان زۆر زار دابەش دەکەن بەسەر سێ بەش دەڕۆژی یەکەم دەڕۆژی دووەم باڵێن لە دە تاوەکو 20 لە 20 تاوەکو 30 ئەم دە تاوەکو 30 چی پێ دەڵێن ئەوەی کە ئێستا ئێمە تیایداین پیغمبر صلی الله علیه وسلم لفرمودي هاتوا عشر الأول مغفرة وعشر الوسط عشر الأول رحمة دنا وندي مغفرة دا آخرك عتق من النيران أو عتق من النار يعني آزاد بونا لآخري دوزغ بتايبتي استعمال لدشوي آخري جيشنا دشوي آخري وقبل ما نجي رمضان كشوكاني ليلة القدر تاككان خۆشەویست صلی الله علیه وسلم خۆی ئامادە دەکرد و حاضر دەکرد و هەروەکو پشدێنی دەبەستی زجی خۆی دەبەستی لۆ ئەوەی زیاتر شەوەکان عیبادەت بکاتن حتا دەهات پاشوی دەهات خێزانەکانی بە ئاگا دەهینە هەڵستن شەو نوێژ بکەن دەهات کچی خۆی بە ئاگا دەهینە فاتیمە رضی الله عنها لەگەڵ ئیمامی هەستن شەو نوێژی بکەن ئەوزە خۆشەویست صلی الله علیه وسلم ئەو دەشەوەی ئاخری من قام ليلة القدر من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێک بە ئیمانەوە بە احتساب هەڵسێ ئەمن خۆم مادی بکەم زۆر ئەو دەشەوە نەنوم شەو نوێژی تێدا بکەم خۆم مادی بکەم
ئەگە بەو نیەتێ هەڵستی فکر بکاتەوە خوای گەورە لە گوناحەکانی پێشوو خۆش دەبێت ئەوزە فرسەتە یعنی پێشەوەی بڕوە ئەمەی بەجە بێری مانجی ڕەمەزان ئەو دەشەوەی ئاخرین کە ئەو بیستشەوەی کە خۆشمان ماندی نەکرد ئەو دەشەوەی ئاخری زیاتر خۆمە ماندی کەین بە عیبادەت و بە ذکر و قورئان خوێندن و تەسبیحات و شەو نوێژ ئینشاءالله بەڵکو خوای گەورە ئازادمان دەکاتن لە ئاگری دۆزەخ. باشە مامۆستا پرسیارێکم لەسەر شەوی لەیلەتول قەدرە زۆر جار باستەوە دەکرێن بۆ ئەوەی ڕۆژەکە دیار نەکراوە لەسەرەوەیە کە هەر دەشەوەکان خەڵک بەرەو مزگەوت بچێ ڕێشتر شەوەیە باستەوە دەکەن کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باس دەیویست ڕۆژەکە ئاشکرا بکە بەڵام کەسێک هاتووە پرسیاری لێ کردو و لە بیری چووە کامیان لەمانەیە بۆچی دیاری نەکراوە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆچی دیاری نەکردووە کە دیاری نەکردووە زیاتر موسڵمانەکان خۆیان ماندوو بکەن یعنی لۆ عیبادەت ئەگەر پێغەمبەر دیاری کردبایە ئەو موسڵمانە هەموو ئەو خەڵکە خۆی ئامادە دەکرد لۆ یەک ڕۆژی عیبادەتی یەک ڕۆژ عیبادەت تەواو خەلاص ئەوە شەوی لەیلەتول قەدر بە نەسیب مابوو بەڵام خۆشەویستمان صلی الله علیه و سلم فەرمووی شەوی لەیلەتول قەدر لەو تاکان هەیە بەڵام دیاری کردووە چۆن دیاری کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ يكون صبيحتها خفيفا يعني شعاعي يعني بيانك هەڵدەستن مسلمانەکان وەکو بڵێن تیشکی ڕۆژی خەفیفە شەوەکەشی سارد و چ گەرمە لا حار ولا بارد سارد و چ گەرمە شەوەکی هادیە هەندێک پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە شەوی لەیلەتول قەدر بەڵام سەتەوها ئەو شەوە فێنکە پێتان وایە ئەو شەوی لەیلەتول قەدر بێ ئەوایەکی خۆش دێ وەڵاهی ئینشاءالله خوای گەورە بە قسمەتمان بکاتن. بەڵێ مامۆستا لەگەڵم با دەچمە لای تۆڕی پەیامنێرانمان هاوکارم بەرگەشت وەحید لە شاری لەندەن لە یەکێک لە مزگەوتەکانی شاری لەندەن لەگەڵما کە بە ڕۆژئاوای لەندەن ناسراوە بەرگەشتم کاتت باش پاشیف لە شاری لەندەن چۆن بەڕێوە دەچێت؟ ئەم کاتت باش کۆڤان هەروەها ڕێزوسڵاو بۆ مامۆستاش میوانەکەت و هەموو کارمەندانی کوردستان 24 بە تایبەتیەوانی لە کۆنتڕۆڵ و ئامادەکاری پرۆگرامی پاشێفن من ئێستا لە ڕۆژئاوای شاری لەندەنم لێرە مزگەوتێکی گەورە هەیە کە مزگەوتەکەش ئەم جارە بە پێچەوانەی شارەکانی دیکەی ئەوڕۆپا ئەم مزگەوتە بە ناوی ناوچەکە کراواتە ئەو ناوچەی کە مزگەوتەکەی لێیە بە ناوی مزگەوتی ئاوای لەندەنە ئەم مزگەوتە ئێرە بە یەکێک لە هەرە مەزنترین مزگەوتەکانی لەندەن و تەنانەت لە ئەوڕۆپاش هەژمار دەکرێت کە ژمارەیەکی زۆر لە نوێژخێنانی لێیە من ئێستا کە ڕێگا سەرەکیەکانی لەندەن کۆڤان بەشێکی زۆر کە دەبێنین لەو شەقامە سەرەکیە ئەم مزگەفتەی لێیە کە بە مزگەفتی ڕۆژئاوای لەندەن دەناسرێت کە دەبێنین بە شێوەیەکی بەڕەنووسی گەورە نووسراوە ئەڵڵا کە ئەمە بە یەکێک لە مزگەوتەکانی ئەم شارە دەناسرێت بۆ زانیاری ئێوە من ڕەنگە نەتوانم لە ژوورەوە زۆر دەنگ بەرزکەمەوە بەڵام تەنها لێرە لەم مزگەوتە شوێنی 7,000 تەنها لە ناو هۆڵەکە نوێژخێن دەبێتەوە کەچی دەبینین ئێستاکە زیاتر لە 7,000 کەسی لێە بۆ پێی شوێنی نوێژخێنان هاتوونەتە دەرەوە بزانێت گەشتونەت ئەو شوێنەی کە لێتی ئەمانە دەبین هەمووی ئەو کەسانن کە ئێستا نوێژ دەکەن نێرە ئێمە دەبێت پڵاوەکانمان داکەین بەسەر من دەمەوێت دیمێرە پیشام بدەم کە چۆن خەڵکێکی زۆر ڕاستی کۆڤان یعنی حەز دەکەیت ئێستا لەگەڵ یان بکەویتە نوێژ و تاعات بکەیت کە دەبێنین مزگەوتەکە چەند دوور و درێژە پشتیوان کە هاوکارمە لێرە کامێرەمانەوەرە لەگەڵم چینە ئەو شوێنێک کە زیاتر ئەو نوێژخێنانە دەبیندرێن کە لە ژوورەوەن بەڕاستی هەتا دەنگی ئەو مامۆستایە کە پێش نوێژ دەکات دەنگێکی زۆر هات لەسەر خۆشی هەیە من پێم خۆشە ئەمە جالەوەی ئێرە تەنها شوێنی پیاوانە ینی ئەو پیاوان کە نوێژ دەکەن شوێنی دیکەی تایبەتیش هەیە کە بۆ ئافرەتان تەرخان کراوە لێرە من پێم خۆشە هەمووی بە ڕیزێکی ڕاست هەمووی دەبینین بە هەموو نەتەوەکانەوە لە پاڵیەکەوە دانیشتون ئافرەت بڵێن نەتەوەکانی لە عەراب نەتەوە جاجەکانی کە موسڵمانن
من پێم خۆشە بین پشتیوان ئەگە بێ لەگەڵم با بچین شوێنەکان ئەوەندە زۆرن ڕەنگە نەتوانین لە ماوەیەکی کووردا ئێمە هەموو دیمەنەکانی ئەو مزگەوتە پیشان بدەم بەڕاستی من یەکەم مزگەوتە تاوەکو ئێستا کە لە ئەوڕۆپان بینیمە ئەوها ڕوبەرێکی بەرفراوانی هەبێ ئەمە بەشێکی دیکەیە بەشێکی دیکەی نوێژخێنانە ئەوە هەر پێم دەڵێن وەرە من دەمەوێت لەسەر خۆ هەیەدی بچمە شوێنەکانی دیکەی ناو ئەو مزگەوتە یەکجار ڕوبەرێکی فراوانەیە مزگەوتێکی یەکجار فراوانە من دەمەوێت شوێنەکانی دیکەشتان پیشان بدەم کە مسلمانان وەرە پشتوانم لێوەن بوو ناناوەتە وەرە پشتوان ببینە ئەو دیمەنە پڕ لە بەرەکەتە بڕوا بکە کۆبانیانی هەز بە خوشوع دەکەینە ناو مزگەوتە ئەنێ هەز دەکەی کە لەگەڵیان بکەیتە بزانە لە هەموو چین و توێژەکە جاجاکانی تایە ینی لە هەموو تەمەنە جیاوازەکانی تایە لە تەنانەت لە مناڵ لە گەنج لە خەڵکی بە ساڵاچوو لە نەتەوە جاجاکان ئەوەی کە دەبینێت ژمارەکەی یەکجار زۆرە من ئێستا هاتومەتە ناوەڕاستی ئەو مزگەوتە پشتوان ئەگەر دەست بەرزکەی بۆی ئەو لاو هەموو شوێنانە ببینن کە نوێژ خوێنەکانی لێیە کە ڕوبەرێکی یەکجار بە فراوانە ئەو مزگەوتە کە دروستیش کراوە کۆڤان ئەگەر نازام دەنگم دەبیسن یانە دەنگم دێت کۆڤان دەنگم بەڵێ من دەمەوێت ئاماژەش بۆ بکەم ئەو مزگەوتە لە ساڵی 1985 لێرە دروست کراوە لە پاڵ دروستکردنی ئەو مزگەوتە ساڵانە یان چەند ساڵ جارێک لەلایەن خێرخوازێکی یان بزنسمانێکی مسلمانی ئەم ناوچەیە هەڵدەستێت بە نۆژەنکردنەوەی بەشە جاجاکانی ناو ئەو مزگەوتە چکە بەڕاستی ڕوبەرێکی ئەوەنە فراوانە وەکو گوتم لە بەیەکێک لە هەرە مەزنترین یان گەورەترین مزگەوتەکانی ناو ئەوروپا هەژمار دەکرێت کە دەبینین هەموو لە تەمەنە جاجەکان تێچووی ئەو مزگەوتەش کە ئەو کات دروست کراوە زیاتر کۆڤان لەگەڵمی کۆڤان باشە من دەمەوێت لەگەڵ ئەوەش ئاماژە بۆ بکەم ئەو تێچووی ئەو مزگەوتە کە دروست کراوە لەو کاتە زیاتر لە 12 ملیۆن پاوەنی تێچووە ئەمەش یەکێک لە مزگەوتە گەورەکانی ئەو شارە لەگەڵم بووی ئێستاش لە شاری هەولێر هاوکارم نەورەس عەبدوڵڵا لە مزگەوتی ڕێگای بەهەشت لەگەڵما لە ئێستاوە ئەو دا ڕۆژەی کەماوە مسلمانان ڕوو لە مزگەوتەکان دەکەن بۆ شەوی لەیلەتەل قەدر نەورەس دەتوانی ئێستا زانیاریەکانت بگەێنی فەرموو بەڵێ کۆڤانم وەگە باسکە من ئێستا ناو مزگەوتی ڕێگای بەهەشتم لە شاری هەولێر کە یەکێکە لە مزگەوتە گەورەکانی ئەو شارە کۆمەڵێکە لێرە مسلمانەکان لێرن ئەرچی ئاینی خۆیان بەجێ دێنن کەم شەوی پیرۆزە ینی شەوی لەیلەتول قەدرە لێرە بەشێکیان بە قورئان خوێندن و بە تەراویحکردن ئەم شەویان پیرۆز کرد و هەندێکیان ئێستا وردە دەگەڕێنەوە ماڵەوە چکە ئێستا ڕەنگە ڕێگاکەیان بەشێکیان ڕێگاکەیان دوور بێ بۆی بە پاشە خواردن ڕابگەن بەرچەندە هێشتا هەندێک کەسیت کە لێرە ماوە بە خەریکی قورئان خوێندن و هەروەها نوێژکردنە من دەمەوێت لەگەڵ ئەو هاوڵاتیانە قسە بکەم ئەم کاتت باش تۆ چ بڕیارێکت داوە لەم دەشەوەی کەماوە لە ماجی ڕەمەزاندا چۆن بەشداروی لەیلەتول قەدر بکەیت ئێمە کارگەڕی مزگەفتی ڕێگای بەهەشت دوامە بەشزانی کە لەو دەشەوەی ئاخیری بێبەش نەبین لەو خێر و فەزلەی کە لەو مانگەی هەیە بە تایبەتی لەو شەوە تاکانی کە هەنا بە تایبەتی لە بە خوێندنەوەی قورئان و تەراویح و شەو نوێژەکان بیکەینەوە بە تایبەتی ئەو سارکە مامۆستا فاتیحمان میوان کە داری کردیە لە هەولێرە ئەو دەشەوەی ئاخیری بە تایبەتی شەوە تاکەکان وتاری تایبەتیمان لۆدانایە لە پرۆگرامەکانمان شەو نوێژ و ئەوانەماندانایە بە تایبەتی لەو مانگە پیرۆزەینە ئەو دەشەوەی ئاخیری شەوە تاکەکان ئینشاءالله لە شەوە تاکەکان کرد ئەی شیعون بەعام هەر دەشەوەکە یاخود بەس شەوە تاکەکان دادەنیشن و قورئان دەخوێن و تەراویح دەکەن ئیدی ئەمە بەردەوامین لە عیبادەت بە تایبەتی مانجی ڕەمەزانە بابێن سیام و قیام نوێژ شەو ڕۆژ بە ڕۆژی بوون و شەو نوێژەکان لەگەر یەکن بەڵام چییە ئەو حەدیسانی کە وارد بۆ ئەسەرانی کە وارد بۆ زیاتر لەسەر ئەو شەوانە نەکە تاکن و بە تایبەتیش لە شەوەکانی کە ئاخیرن و 27 و 29 و 25 ئەوانە ئەمە بەردەوام دەبین زیاتر زۆر سپاس ئەگەر کۆڤان لەگەڵمی چەند کەسیش دیکە وەربگرم ئەم کاتت باش تۆ چۆن بەشداری ئەم شەوت کرد لەیلەتول قەدر وڵای من زۆر پێ خۆشحاڵم ئەم شەو بەشدار بووم لەو خۆشیەی کە لەیلەتول قەدرە بەخۆی 21 و 23 و 25 و 27 و ئەو شەوانە ئینشاءالله هەموو عومر بداخوا ئێستا بە شێوەیەکی گشتی ینی خەڵک هەیە هەر دەشەوەکە دادێنیشە لە مزگەوتەکان تۆش بەنیاز
وڵی من بەنیازم بەس لەوانەیە ئەگەر یعنی خۆ عمر بدا بەنیازم هەردە شەودانیشم خۆشە کات دەڕوا و جێش خۆش و ئینشاءڵڵا خوا لێما قبولکە لە هەموو ئەومەتی محەممەدی قبولکە. زۆر سپاس. بەڵێ کۆڤان ئێمە هەوڵماندا لەگەڵ مامۆستا فاتح هودارخوێنی مزگەوتە قسە بکەین بەڵام دیار بوو ئەو جەنابیان پێیان باش نەبوو قسە بکەن و هەرۆ چەند مامۆستایکی دیکەش لێرە ئەوان و لەبەرەوەی وەکو میوان هاتوونەوە ئەم مزگەوتە ئەم شەو تەنیا ئەم شەو یاخود تەنیا دوو شەو لێرە بن بۆ ئەوانیش پێیان باش نەبوو قسە بکەن ئەمە هەوڵی خۆماندا کە لەگەڵیان قسە وەڵام دیارە ڕازی نەبوون ئەم کاتت باش تۆ لە مانجی لەیلەتول قەدر زۆر جا مەسەن باز دەکرێت دوعا قبول دەبێت هەندێک دوعای گشتی هەیە بۆ منە هەمومان دوعا دەکەی خوا لەمان خۆش بێت بەهشتمان بەنسیب بکە بەڵام دوعای دنیایی تۆ چییە مەسەن دوعایەکە لەناو دنیادا جێبەجێ بێت ئەو دوعایەتێک کە تۆ لەم شانەدا دەکەیت سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم بە خێر بێن سەر و سەرچاوم وەڵی دوعای من تەنها ئەوەیە کە ئەمانەتی ئامانی کوردستان بەردەوام بێت و دوعای من کە ئەوەیە سەلامەتی ئەم خەڵکێ و هەروەها ڕێکەوتنی ئەم حیزبانەیەوە بۆ پێشمەرگەکان چیت پێشمەرگەکان ئێستا لەبەرەکانی جەنگ وایە کردو ئێمە لێرە بە ئاسوودەی و بەهێمنی بتوانین شەوەکانی خۆمان پیرۆستکەین سەرەتا ڕێز و سڵاو و بەرزی بۆ پێشمەرگەکانمان سەربەرزی بۆ پێشمەرگەکانمان ڕێز و سڵاوم بۆیان هەیە چایان ماچەکەم ئیشەڵا خوا ئەیان پارێزێ خوا بەهشتی بەرین بەو کەسانە شادکە کە شەهیدە بن و هیوای زوو چاکبوونەوە بۆ ئەو کەسانەی کە بریندار بوونە زۆر سپاس کۆڤان ئەگەر دەرفەتم بدەی بە کورتی بەشێک لە منداڵەکان بۆی ئەوانش مافیان نەخورێ ئەوانش لەگەڵ من ینی حەزەکەن قسە بکەن ئەگەر دەرفەتم هەبی لەگەڵیان قسە بکەم لێچێک لە منداڵەکان لێرە زۆر هەوڵیدا کە قسەم لەگەڵ بکات چۆنی لەخوا بەزات الحەمدولله ئەو شەو چیت کرد کاتی ئەو شەو هاتمە مزگەوت شەو نوێژەکانم کرد و هەندێکم قورئان خوێند و وترەکانیشم کرد زۆر سپاس بەڵێ کۆڤان وەک بەشێک لەو حاڵەتەن ئێرە باسییان کرد کە بە ئامادەدەن بە شەوانی داهاتوش بێنە ئێرانە هەروەها ئەم مزگەوتە هەر دەشەوەکەی تێدا خەڵک عیبادەت دەکات بۆ مامۆستاکان لە کۆتایی دوایی نوێژ و ئەمانە بۆ هاوکارانم نەورەس عەبدوڵڵا لە شاری هەولێر لە مزگەوتی ڕێگای باش لەگەڵم بوو سپاس بۆ هاوکارم بەرگەشت وەحید کە لە لەندەنەوە لە یەکێک لە مزگەوتە گەورەکانی ئەو شارە لەگەڵم بۆی سپاس لە ساعتی داهاتوو ئینشاءڵڵا بەرگەشت لەو کات وەردەگرینەوە سپاس بۆ زانیاریەکانتان بەڵێ مامۆستا دێمە سەر دەڵێن دەرگای دۆزەخ لە مانگی ڕەمەزاندا دادەخرێت دەرکەکانی دۆزەخ دەرگاکانی بەهەش دەکەینەوە تا ئەو مانگە مانجی تەوبەکردنە هەروەکو لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتووە تەنها لە مانجی ڕەمەزان دەرگاکانی دۆزەخ قەپات دەکرێت دادەخرێن دەرگاکانی بەهەش دەکرێتەوە یعنی مانجی تەوبەیە بە تایبەتی لەو دە ڕۆژەی ئاخیرەی کە دوعایەکە زۆر پێویستە موسڵمانەکان بیکەن کە داچی ماداران ئائیشە کە داکمام پرسیار کرد لە خۆشەویستمان صلی الله علیه و یا ڕەسوول چ دوعایەکی بکەم باشترە پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ دوعایەکی پێی نەفەرموو تەنها یەک دوعا اللهم إنك عفو تحب العفو فاعف عني أو بجمع فاعف عنا ئەو دوعایەش یعنی ئەوەیە یعنی وەکو بڵێن بابەتێکە خوای گەورە لە بەندەکەی خۆی لێی ببووریتن کە خۆشەویستمان صلی الله علیه و سلم دەفەرمێ لە مانجی ڕەمەزاندا دەرگاکانی باش دەکرێتەوە دەرگاکانی جەهەنەم دادەخرێن وەسوفی دە شەیاطین و شەیتانەکان کەوت و زنجیر دەکرێن یەکەم سەبەب ئەوەیە کە شەیتان کە حەبس دەکرێت زنجیر دەکرێت مەجال دەبیلۆ ئەو کەسە کە تۆبەی بکاتن بگەڕێتەوە گەورەترین فرسەتە مانجی ڕەمەزان بەڵێ سپاس بۆ مامۆستا سەید محەممەد خەلیل مامۆستای ئاینی کە بۆ ماوە یەک کاتژمێر لەگەڵم بوو سپاس بەڵێ بینێران دەتوانن لە کاتژمێری دووەم واتە لە سەری سەعات جارێشتر لەگەڵتان بەردەوام دەبین پاشیف بەردەوام دەبێت لە تەوەری دووەمدا مامۆستا یاخود دکتۆرێک لەگەڵم دەبێت باس لە نەخۆشی دڵ دەکەین بۆیە کۆنتترۆلەکانتان لەدەست بێت و با بڵێن چاوتان لەسەر کوردستان 24 بێ زانیاری زیاترتان سەبارەت بە نەخۆشی دڵ پێدەگەێنین.
دووبارە ستاوتان لەبێ پاشیف بەردەوامە تەوەری دووەم تایبەتە بە تەندروستی کە دکتۆرێک لەگەڵمان دەبێت و تیایدا باس لە نەخۆشی دڵ دەکەین بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەری دووەمان هاوڵاتیەکی مەسیحی لە شاری عەکای ئیسرائیل کە بە ناوی میشێل ئەیوبە ماوەی 13 ساڵە ئەو لەو شارەدا هەموو بەیانیەک بەر لەوەی بانگی بەیانی دەست پێ بکات لە کۆڵانەکانی ئەو شارە دەسوڕێتەوە مسلمانانی ئەو شارە بەئاگا دێنێت بۆ ئەوەی پاشێوی خۆیان بکەن و بۆ ئەوەی بتوانن ئەو ڕۆژە بە ڕۆژوو ببن پێکەوە بینەریان پاکێژە دەبین. بەر لە بانجی بەیانی بە درێژایی مانگی ڕەمەزان پیاوێکی کریسیان بە ناوی میشێل ئەیوب بە دەنگی دەفەکەی موسڵمانەکانی شاری عەکا لە خەو هەڵدەستێنێ بۆ پارشێوکردن. ئەیوب کە خۆی مەسیحیە ساڵانێک ئەم کاری کردوتە نەرێت و هەرچەندە خۆی ڕۆژوو ناگرێت بەڵام کۆڵانەکانی عەکا تێی دەکات بۆ ئەوەی موسڵمانەکان بە ئاگا بێنەوە. خەریکە ئەم نەرێتە لە ئیسرائیل ون دەبێت و نامێنێت بەڵام ئەیوب دەیەوێت ئەم کارە بە زیندوی بهێڵێتەوە بەردەوامی هەبێت بۆیە ئەیوب لەبارەی کارەکەیەوە دەڵێت كنت أسمع أنه كان في مصحرات بالحارات بالزقاقات بالقرى حتى بالمدن کە منداڵ بووم لە کۆڵانەکان و گوند و شارەکانەوە دەنگی دەهۆڵی پارشێوانم دەبیست بە تایبەت لە عەکا قودس بەڵام هەستم کرد خەریکە ئەم نەریتە نامێنێت بۆیە دەستمدایە ئەم کارە و خوای گەورەش دەنگێکی خۆشی پێبەخشیوم بۆیە تاکو ئێستا لەم کارم بەردەوامم سوپاس بخوا خەڵکەکەش زۆر لە ئیشەکەم ڕازیە. يعني الشيء إنه الناس صارت تقبل إنه هذا شيء منيح لأنه پیشەی سەرەکی ئەیوب کرێکاریە بەڵام ماوەی 13 ساڵە لە مانگەکانی ڕەمەزاندا لە شاری عەکا کۆن و دیەکی نزیک شارەکە بە جلوبەرجی تایبەت بەو کەسانی ئەم کارە دەکەن کۆڵانەکان دەگەڕێ و خەڵک بۆ پارشێوکردن ئاگادار دەکاتەوە. أكيد هؤلاء الأشياء بتزيد الوفاء المحبة. زۆر جار خەڵک تووشی سەرسامی دەبێت کاتێک دەبینێت مەسیحیەک نەریتی مسلمانەکان دەپارێزێت بەڵام ئەمە بەڵکی ژیانی برایانەی نێوان پێکاتەکانی کۆمەڵگەی فەلەستینی دەسەر بێنێت. ئەم کارە من خۆشەویستی و ئاشتی و باوەڕ بەهێز دەکات. ئەم نەریتەش زیاتر لە 1400 ساڵە هەیە و تاکو ئێستاش بەردەوامە ئێمەش هەوڵی بە زیندوی هێشتنەوەی دەدەین. ئیبراهیم عەکەر کە هاوڵاتیەکی موسڵمانی شارەکەیە لەبارەی ئەیوبەوە دەڵێت هەموو مانگێکی ڕەمەزان بە تامەزرەوە چاوەڕێی دەنجی دەهۆڵی ئەیوب دەکەین جێگای شانازیە هاوڵاتیەکی مەسیحی ئەم نەریتە بە زیندوی دەهێلێتەوە من و تەواوی خەڵکی عەکا زۆر ئاسوودە دەبین کاتێک گوێمان لە دەنجی ئەیوب دەبێت هەموو ڕەمەزانێک چاوەڕێی دەکەین. بە درێژایی 29 یان 30 ڕۆژەکەی مانگی ڕەمەزان تاکو جەژن ئەیوب بەردەوام مژوولی ئەم کارەیە. بەڵێ لە تەوەری دووەمدا دکتۆر عەلی محەممەد ئەمین پسپۆری نەخۆشیەکانی دڵ لێکەڵم دەبێت دکتۆر ئەم کاتت باش لە تەوەری دووەم باس لە نەخۆشیەکانی دڵ دەکەین ئەو نیشانانە چین کە کەسێک بزانێ نەخۆشی دڵی هەیە چ نیشانەیەک هەند لەو کەسەدا بۆی بزانێت کە نەخۆشی دڵی هەیە و کەسە. بە ناوی خوای گەورە میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و لە خوای گەورە داواکارم کە ڕۆژ و تاعاتی گشتدایە قبولم کاتن. بەڵێ بەنسبەت
نیشانەکانی دڵ چۆن بزانین کە یەشێک نەخۆشی دڵی هەیە لە هەمویان گرنگتر ئەوەیە سنگێشانە زۆربەی ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە با بڵێن یاخود نەخۆشی سینگە کوژێ دڵی پێ دەڵێن کە بە ئینگلیزی پێ دەڵێن ئەنجاینا سینجان دێشێ سنگێشانەکەش هەموو سینجان دەگرێتەوە زیاتر بە ڕۆیشتنە ئەوانە تۆزێ دەڕۆن دەبینی سینجی دێشی دەڵێ بەڵێ دکتۆر ماشەڵڵا باەکی زۆر بەهێزە وەرەخەکانیشمان لێرە دەڕوا بڵێ ئەوە نیشانەکانیتی باشە پێویستە ئەو کەسانە چەند مانگجارێک بچن پشکنین بۆ خۆیان بکەن لە نەخۆشخانەکاندا بە پێی نیشانەکان ینی دەگۆڕێتن مەسەلەن ئەوانەی کە هەستیان کرد کە ئەو سینگەشانیان هەیە بەس لە هەمان کاتدا هەندێک با بڵێن ئەوەیان هەیە ینی هەندێک نیشانەی تریان هەیە مەسەلەن یاخود با بڵێن ئەوانەی کە شەکریان هەیە یان بەرزبوونەوەی فشاری خوێنیان هەیە یاخود جگەرە دەکێشن ئەوانە معڕەزن لە بۆ نەخۆشی دڵ ئەوانە دەبێت زوود زیاتر لە خەڵکی ئاسایی سەردانی پزیشک بکەن بەڵام ئەوش مانایوانیە هەر کەسێک لە خۆیەوە سەردانی پزیشک بکە گەر هیچ نیشانەیەکی نەبی ئەوانی کە هیچ نیشانیان نیە لە 5 ساڵ جارێک پزیشک پشکنینی بۆ بکات نەخۆشخانە بێ خۆی کە ستاندەردی جیهانی ئەوانی کە هیچ نیشانەیەکیان نیە دەتوانن 5 ساڵ جارێک ینی بچنە لای باشە ئەو نەخۆشیێک گەورەی و بچووکی دەزانێت دەڵێ 5 ساڵ بۆ نمونە لەوانەیە کەسێکە بیت گەنجیش بێت تووشی نەخۆشی دڵ ببێت بەڵێ پێتانوانێ و 5 ساڵە گەلێک زۆرە بۆی بچی پشکنین بۆ نەخۆشیەکەی بکە بۆ خۆی بکە من وەکو پێم وتی ینی ئەوانەی کە نیشانیان هەیە بێگومان دەبی زوو سەردانی پزیشک بکەن ینی بەڵام بۆ کەسێکی بۆ ئەوان بە پێی نیشانەکانی تی ڕەنگە نەخۆشی وایە بێ لە ساڵێکدا 3 جار 4 جار پێویستی بۆی بکە سەردانی پزیشک بکات بەڵام مەسەلەن کە یەکێک گەنجە هیچ نیشانەیەکی نییە ئەوە پێویست ناکاتن مەسەلەن زوو سەردانی پزیشک بکە ئەوە کە ستاندەردی جیهانی ئەمە دەڵێن 5 ساڵ جارێک پێویستە چێکەکی بکاتن باشە دکتۆر زۆر جار سەدەبین لە نێو گەنجانیشدا نەخۆشی دڵ تقریبان باو بووە هۆکاری ئەمانە چییە هۆکاری خۆراکەکەیە یان هۆکاری دیکە هەن بەڵێ بە شێوەیەکی سەرەکی دەتوانم بڵێم ئێستا گەنجەکانی ئێمە زۆربیان جگارە دەکێشن نێرگەلە دەکێشن کە ئەوە هۆکارێکی سەرەکیە بەڕاستی لە بۆ نەخۆشیەکانی دڵ و خواردنی تەندروستیش یەکجار باوە بە شێوەیەکی گشتی لە مجتەماعی ئێمەکە زیاتر گۆشتی سوور دەخۆن و کەم حرەکەی دەکەن وەرزش ناکەن بۆیە ئێستا وای لێ هاتووە ینی دەبینین جەڵتەی دڵ لە تەمەنی بچووکتر ڕوودەداتن ینی زۆر جار من نەخۆشیوام دیبە مەسەلەن تەمەنی 20 ساڵە یان 30 ساڵە تووشی جەڵتەی دڵ بووە ئەمە هەمووی هۆکارەکانی ئەو هۆکارانە بکە ئێستا باسم کرد جگارە و مەسەلەن وەرزش نەکردن و خواردنی چەوری زیاتر ئەمانە هۆکارەکانن باشە دێمە سەر کاریگەری ڕەمەزان لەسەر ئەو کەسانەی بە ڕۆژوو بوون مەبەستمە لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە ئایا ئەوان دەبێت بە ڕۆژوو بن چ کاریگەریی هەیە لەسەر ئەو کەسانێک کە نەخۆشی دڵیان هەیە ئەوە دەگەڕێتەوە بۆ تەندروستی نەخۆشەکە ئایا تەندروستەکەی جێگیرە یان ناجێگیرە ئەوانی کە ناجێگیرن ئەوانە پێویستە بە ڕۆژی نەبن چونکە لە کاتی ڕۆژوت تەندروستیان زیاتر گیر مەبەست لە چییە؟ جێگیری مەبەستم ئەوەیە مەسەلەن هەردووچیان نەخۆشی دڵیان هەیە بەڵام جێگیریەکە ئەوەیە کە نەخۆشیەکەی کۆنتترۆل بووە بە دەرمان و مەسەلەن ئەو دەرمانانەی کە وەری دەگری استیفادەی لێکردێ و ینی هیچ ئاڕازێکی نەمایە ئەوە پێ دەڵێن جێگیر ئەوانە دەتوانن بە ڕۆژی بن بە مەرزێک پێش ئەوەی بە ڕۆژی من دەبی سەردانی پزیشک بکەن ئەو دەرمانانەی کە وەری دەگرن پزیشک لەیان ڕێک بخا مەسەلەن لە کاتی پاشی و لە کاتی فتار ینی لێیان ڕێک بکە بۆ شێوەیە کە تاسیریان لێ نەکاتن ینی ژەمی نیوەڕۆیان ئەگەر پێویستی بە دەرمانبی ئەوانە ناتوان بە ڕۆژی بن
ناجێگیری ئەوەیە کە مەسەلەن نەخۆشەکە سینجی دێشی و عیلاجانی وەری گرتیە ئیسیفادەی لێ نەکردیە یان زوو تووشی مەسەلەن دەستە خەستەخانە داخل دەبیتن ئەوانە ناجێگیرم پێویست ناکە بە ڕۆژی من بەڵێ باشە دێمە سەر قەستەرە کە قەستەرە زۆر جا خەڵک بە نەشتەرگەری تێدەگات ئایا نەشتەرگەریە یان پشکنینێکە بۆ دڵ دەکرێت بەخۆی قەستەرە شتێکی زۆر بەسیتە ینی نەشتەرگەری نییە ئەمە قەستەرە واتە ڕەنکردنی خوێنبەرەکانی دڵ ئەمە دەتوانین چۆن ڕەنجی بکەین مەسەلەن یان لە دەستەوە لە بۆی دەچین یان لە ڕانەوە کانولەیەک دادەنین و سۆندێک بەسەر دەخین کە بە ئینگلیزی کاتتەری پێ دەڵێن دەچینێ ناو خوێنبەرەکانی دڵ و ڕەنجی دەکەین کە ڕەنجی دەکەین دەبینین مەسەلەن ئەگەر هەر تەسک بوونەوەیەک هەبیتن ئەوە بەچاوی دەیبینین و دەتوانێت عیلاجی لە بۆ بکەین تا پشکنینە بەڵێ پشکنینەکە و مەترسیشی زۆر کەمە بەڕاستی ینی لە سەدا دەتوانم بڵێم کەمتر لە سەدایەک ینی کەمتر لە سەدایەکی مزعفاتی هەیە ینی باشە بۆ چێ دەکرێت ئەو قەستەرێ بۆ چ کەسێک دەکرێت ئەوەش دەتوانم کەمە دوو بەش مەسەلەن ئەوانی کە لە هەندێک کەس پێویستی بە قەستەرەیەکی لە ناکاو هەیە مەسەلەن تووشی جەڵتەی دڵ دەبێت ئەوانە پێویستە لە قەستەرەیان دۆ بکرێتن هەر بە زووترین کات ئەوجا بە پێی جێگیربوونی حاڵەتەکەی مەسەلەن هەیەە لە 2 ساعت یەکەم پێویستیتی هەیەە لە 12 ساعت یانە لە 24 ساعت ئەوانە کە جەڵتەیە بەڵام نەخۆشێکی جێگیر مەسەلەن ئەوانە لە چ کاتێک قەستەرەیان لە بۆ دەکەین ئەگەر عیلاجماندانێ ئیسفادیان لە عیلاجەکە نەکرد مەسەلەن نەخۆش دێتەوە دەڵێ دکتۆر ئەو عیلاجانە ئیسفادەم نەکردی هەر سنگم دێشی لەو حاڵەتی ئەمە قەستەرەی لە بۆ دەکەین پێویستی بە قەستەرەیە یاخود مەسەلەن دەبینین ئیکۆی دڵی لە بۆ دەکەین تەمەشا دەکەین ماسوولکەکانی دڵی بەرەو لاوازبوون دەڕوا ئەوەش پێویستی پێوێ ئەمە قەستەرەی لە بۆ بکەین و ڕەنگە پێویستی بە شەبەکە و باڵۆن ئەو قەستەرەیە هیچ چارەسەرێک ناکەتە نا تەشخیصکردنە دەست نیشانکردنە بێزگە لە تەشخیص ینی هەم عیلاجیشە شەبەکە و باڵۆن لە بۆ نانە بەتەنێ بێ لە شەبەکە و باڵان خۆی ئەوەی کە قەستەرە تەشخیصیە بڵێ ینی ئەمە بە قەستەرە تەشخیصیمانێ و عیلاجیش باشە دێمە سەر شەبەکە و باڵۆن شەبەکە چیە و باڵۆن چییە بۆ چێ دادەنرێت چێ پێویستی بە شەبەکە و باڵۆن هەیە بەڵێ شەبەکە و باڵۆن هەروەکو باسم کرد ئەو نەخۆشانەی کە ئیسیفادە لە عیلاج ناکەن ئەوانە تەمەشا دەکەین دەبینین زۆر تەسکبوونەوەی گیانەوەتە بە تەواوی خوێنبەرەکەیان گیرایە سینجان دێشی هیچ ئیسیفادە لە عیلاج ناکەن ئەوە باڵۆنی لۆ دادن ینی بە باڵۆن یەکەم جار دەیکەینەوە پاشانیش هەتاوەکو جارێکی در تەسک نەبێتەوە شەبەکەی لۆ دادنین وەکو حیمایەیە کە جارێکتن تەسک نەبێتەوە ئەو شەبەکەی ئیشی ئەوەیە ئەی باڵۆن باڵۆنەکە بەس دەیکاتەوە بیدایەت دەیکاتەوە یارمەدیلانەی خوێن بەرەو خوێن هێنەرەکانە بەڵێ ئەو خۆی ئەوە سەوریە گرتیتی ئەمە کە باڵۆنەکەی دادنین سەوریەکەی دەشتێنین بۆ باڵۆنە و پاشان شەبەکەکەی دادنین هەتاوەکو جارێکی دی تەسک نەبێتەوە ئەوە بۆ هەتاییە یان بۆ فترەیەکە ئەمەیان ئەوە ینی بە نەخۆش دەگۆڕێتن مەسەرەن ئەو نەخۆشانەی کە سوکەریان هەیە و جغارەی دەکێشن بەردەوام هەتا پاش قەستەرە جغارەی دەکێشن یان زەختیان هەیە ئەوانە ڕەنگە لە پاش ماوەیەکی دیسان تەسک ببیتەوە بەڵام نەخۆشی وا هەیە شەبەکەی لۆ دادنەی لەوانەیە 20 ساڵ بەو شەبەکەی هیچ مشکلی نەبیتن ینی باش واتە ئەوە هەر لەگەڵی دەبێت بەردەوام دەبێت باشە دکتۆر هەر سینگهێشانێک بۆ نمونە بە تایبەتش لای چەپێت ئەوەیە کە ئەو کەسە هەست بە مەترسی بکە لەسەر نەخۆشی دڵی نەخێر سینگەشان ینی سەبەبی زۆرە یەک لە سەبەبەکان دڵە بەڵام سەبەبی تکەی زۆرە مەسەلەن هەیە تەشەنوجاتی ماسوولکەکانی سینگە ئەوە کە زۆر باوە مەسەلەن دەبینی ڕاضەی دەکە ئەوە تەشەنووز دەکا و سینجی لەگەڵ دێشی جاری وا هەیە مەسەلەن نەخۆشی سینگەر بەخۆی ئیلتیهابێکی سینجی هەبیتن هەم سینجی دێشیتن مەسەر ئیلتیهابێکی بەسیط ینی ئیلتیهابی لەوزەتێن و دەمارەکە ینی باڵەکانی گۆڕی هەوا ئەوانە هەم هەر لەگەر وەش سینجی دێشی
یانی سەبەبی تکەی زۆرە باشە دکتۆر لەگەڵت بەردەوام دەبم بەڵام دەچمە لای تۆڕی پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان سەرتاش دەچمە لای هاوکارم ئالان حوسێن کە لە شاری دهۆکەوە لەگەڵم دەبێت وەروە بەرگەشت وەحید هاوکارم لە شاری لەندنەوە لەگەڵم دەبێت وەک ئەوەی لە بابن لە کاتژمێری یەکەمدا هەر لە لەندن لەگەڵم بوو بەڵێ لە سەرتاش دەچمە لای هاوکارم ئالان ئەم کاتت باش ئەم دڕۆژەی کۆتایی مانگی ڕەمەزان کە تو ئێستا لە بازاری جم و جۆری بازار چۆنە؟ بله افدامتا باش کاکوانی که از بازار دو که مکو چواری تکرن بجین ل روزن دویا رمضان کو خلک قسطا بازاری بکتن و خبر هفی کتن با جشن رمضان پیروز لی وکو تدبینی است که بازار جلوبرگا بازار جلوبرگا دو که کو بجین خلک بری نکانی خلک که له بس بجین هات نوچونه که کیم بونی که سیک از چه بجمعت تمامی آتی گرفتم تنه چند دکانک مای نوجی و صاحب زانم کو مجلی درست کردن دکانی و ترتیب کردنای بون نکه از بجمعت فان دکان دارم زانین کار و شب بازار و چایت ماه رمضان دو خلکی دو که چان خوب بر هفت کتم بو جشن رمضانه بله که افکار من زکریات گلم بیاجربه بله افدامتا باش بجین تو اکو دکاندارک بریانی که وک مدیتی کل بازار دو که خلک له بو بجین هاتو چونه که بونه پشتی بو ادم جمر دو و ترچوی خلک بجین کم بو او بجین چاورت تکرن الروجن دمای رمضان بجین قربالغ کفته سیکی و خلک بیتن له وک مدیتی سیکوا پتریا یا گرتی اگر چنه افدامتا باشتر والله ام مینه وکیلی یعنی حرکه های بازاری دا بس پشتی بتدرنگی شف جنیش چنا مال کار خود کن بو پاشی و برهویت خوشید کن وجاش برهنده درنگی شف خرد چنا ماله که ام مینه وکیلی بو ویدمی ام دکانت خودک دن و سر و برد کن اش برهنده امت مینه روشا سیکنه که چا بجین بو اوه ساله اوه رمضانه خلکک چا خو برهفت کد بو جشن رمضانه والله ما او سرنت کرد او كان بري رمضان و في قيراني سرو بري دا بس بيشتي بو رمضان و ده روجت اولي في دموي كي حركه كا باشه ما او سرنت كري اما كار خوي كري ما برهوي كري گلك باشه بس شب و روزا باربتر شب خلی گلک دیده بازاری ده حرکه که باشتر های جو خوشتر عالم باربتر پروژیه شب باربتر دید مرتاح ترین خواب سکت کفتت بازاری ده گلک باشه بجین رمضان پارجی هر قیران بوله وکو تو تا اشارت بدای کو اوه رمضان خلکک باشتر خوب برهفت کتن بجین چه فرقی ها بود نابینا و رمضان و یادی دال دفعه فرقی هبو هر دوک باشن نسبت رمضان و پار و افسالجی ما کی مگوتیت یعنی قیران هبو بدایت ما بار نکر ما کار خو کر بو ما تشتی نابوش در وی والاتی بس اف جاوره بونا ما کدیتی و وی قیرانه وی خبسه راستی خبسه که باش کتت بازاری داب شوی و عالم تیتت بازاری دا نسبت بار افساله چطور باش بار گلک جی و مجی هر کار خوی کری بونده بهان جلو برگنو بجیم پشتی با قیران و داش کاندنک دایان هر همان بها نویم بری قیرانه و فرود نخلکی فرقی هایی یعنی که او تشتی مثلا مش در وی والاتی تین و یعنی ام نفسی بهای تین کرین مثلا بس ما خوش باربتش فایده خویی کیم کدی بس دهاری کاری عالم بگین و بو رمضانه و هر اوه یعنی بو هنده کمت وید ام هاری کاری عالم کین بهای ارزانتر دین عالمی و وی قیرانه سر خلکی یعنی سویکی گلک سپاس بوده برای ام بچینه دکانکادی از بارم دکانک دو دید وکری بون اگر اوجید وکری بن ام سر دانواجی بکن گریان نکر ناوی بازاری بکن هر چند بازار چول بله از بارم اف دکانا وکری ام بچینه ویرجی اگر هفکار مذکریات گلم بید بله افدامتا باش کردستان 24 گلته برنامه پاشی شوی که زندی اگر تو ما بحث کر با بجین بازار نکه چویا الویسی که خودی حتی روده کی باشه الحمدلله قطعیت بس نه نفسی پارو پیرار چکو افسار اول بجن دست بقیرانی ها کری طبعا شول بشكل كمتره ضعيف تره ظروف بشكل نتخوشن بس هر جار الحمدلله باشه جلو برگت و چنه اینشکیش والاتی تینم پتر بجین خلکک چه جلو برگاش دکانات کردن جلو برگت مع عبوت خلیجینه جلابینه دجداشنه بو مشترکتين نوعت لاون ماركانه نت عادينه و همو هرفنه
بله کوان وەکو تەدیتی کۆژوی بازاری بتنێ دوسێ دکانێک ماینە ئەس بارم کارتێکردنا پلاگەرمیژی ئەڤریکا ڕۆژا بژین دەست پێکا چلەیە و کارتێکردنێک ئەدبی دلوی بازاری کردبیتن کو ئەڤرۆ ڕۆژدا پلاگەرمێ چلودو بوو و نیکەب شەڤژی نزیکی 27 ئەس بارم ئەڤژی بیت کارتێکردنێک سەر وی بازاری کردبیتن بەێ سپاس باوکارم ئالان حوسێن کە لە دهۆکەوە لە نێو بازارەوە لەگەڵم بووی بەڵە دەستمە لای هاوکارم بەرگەشت وحید کە لە یەکێک لە مزگەوتە گەورەکانی شاری لەندەنەوە لەگەڵمام بەرگەشت ئەم کاتت باش هەروەکو چۆن لە کاتژمێری یەکەم لەگەڵم بووی لە نێو مزگەوتەدا ئێستا دەتوانی لەگەڵ کامێرەمانەکەت لە نێو مزگەوتەدا دیمەنەکانمان بۆ بگوازتەوە. بەڵێ کۆڤان من ئێستا کە ئەوەی کە بینیتان لەو دی و تەنها دوو هۆڵی ناو مزگەوتەکەمان پیشانی بینەرانی کوردستان 24دا ئێستا کە جارەوەی کە لە یەکێک لە هەڵسوڕێنەرانی مزگەوتەکەم پرسی ئەو گوتی ئێستا زیاتر لە 6,000 نوێژ خوێن لە ناو مزگەوتەکە نوێژ دەکات چکە ئەو مزگەوتە لە چەند نهۆمێک پێک دێت کە ئەمە لێرەش نووسراوە لەندۆن مسلم سنتەر کە سنتەری یەکێک لە شوێنەکانی مسلمانانە لە پاڵ ئەوەی کە ئێرە مزگەوتە هەروەها شوێنی دیکەشی هەیە کە پێم خۆشە بە کورتی پیشانتان بدەم ئەو شوێنە تایبەتە بە شوێنی گوتنەوەی خوێندن یاخود وەکو قوتابخانەیەک بۆ قوتابخانەی ئاینی کە دەبین لێرە چەندین سنتەری جیاجای تێدایە وەکو خۆبەخش لێرە ئەو بڵێن خزمەت گوزارانەی کە پەیوەندی بە زانیاری هەیە لەسەر ڕەمەزان ئەمانە ئەو تیمانن کە تیمی خۆبەخشن لێرە کار دەکەن لەگەڵ ئەوەشدا لێرە شوێنی دیکەی هەیە کە ئاویان داناوە و بڵێن شتی دیکەی کە پەیوەندی بەوە هەیە وەکو خێردان ناوە کە ئەوانە بۆ هەر کەسە کە بێ ئێمەش تۆزەتێنیمانە بزانین شوێنەکانی دیکە بەسەرکەینەوە ئێرەش ئەوەی کە دەبیندرێ بەشێکی دیکەی ناو مزگەوتەکەیە کە هاوڵاتیەکی زۆری تێدایە ئەگەر ئەو دیمەنانەی ئەم بەریش ئەمەش هۆڵێکی دیکەی هەمان مزگەوتە کە دەبینین ژمارەیەکی ئەکجار زۆر نوێژ خوێنی لێە ئێرە بەشێکی زۆر شتان مزگەوتەکە بەردەوامە لە پڕە لە نوێژ خوێنان ڕاستی بەشێکی یەکجار زۆرە ئەگەر لەگەڵم بن من دەچم لە پاڵ نوێژ لێرە دیارە تەلەڤیزیۆنێکی تایبەت بەخۆشیان هەیە کە ئێستا پرۆگرامەکانیان زیندوو لێرە پرۆگرامەکانیان لەسەر ئامۆژگاری وەکو ئەو پرۆگرامێک کە ئێستا ئێوە پێشکەشی دەکەن لێرە شوێنی دیکە هەیە کە ڕەنگە شوێنەکان ئەوەندە ئالۆزم من جارێک پیا ڕۆیشتم ڕەنگە نەتوانم بیدۆزمەوە بەرحاڵ کە ئەمە یەکێک لەو مزگەوتانە بوو لە بەپێ ئەو زانیارانش کە ئێمە هەمانە زیاتر لە 100 مزگەوت لە ناو لەندەن هەیە کە ئەمە بە یەکێک لە گەورەترین مزگەوتەکانی ناو لەندەن هەژمار دەکرێت کە ژمارێکی زۆر لە نوێژ خوێنان لە تەواوی چین و توێژەکان تەنانەت لە تەواوی نەتەوەکانی کە مسلمان لە وڵاتی بریتانیا و لە نێویشاندا لە لەندەن نیشتەجێن ئەوان خەریکی نوێژ خوێندن و هەروەها ڕۆژانە سەردانی ئەم مزگەوتانە دەکەن چکە پڕە لە هەم مزگەوت هەم پڕە لە نوێژ خوێنان شەقامەکەشی ئێستا کە دەبینن لە ناو لەندەن ئەو شەقامی بەردەمی زۆرترین خەڵکی تایە تەنانەت وەکو ئەوەی کە تۆ ئێستا ڕۆژ بێت بۆیە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک هەم لەسەر جادەکان هەم لە ناو مزگەوتەکان ئێستا تەژین لە نوێژ خوێنان کۆڤان. بەڵێ بەرگەشت کەست بینیوە لەوێ کورد بێت لەو کەسانێک کە هاتوونەتە نێو مزگەوتە کۆڤان ئەگە پرسیارەکە دووبارە کەیتەوە نازەم دەنگەکەت دێو دەڕوە. بەڵێ بەرگەشت کەست بینی کورد بێت و هات بێتە ئەو مزگەوتە بۆ نوێژکردن
کۆڤان بێگومان مزگەوتێکی وا لەو شێوەی بەرفراوان بێگومان کوردیشی تایە چکە ئەو شوێنەی کە ئێستا ئەو مزگەوتەی لێیە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتی یاخود لە ماڵی کوردی لە دەوروبەری مزگەوتەکەدا دەژین بێگومان کوردیشی تێدایە هەرچەند ئێستا کوردی تریشم لەگەڵا کە بەڵام حەزی نەکرد لە تەلەڤیزیۆن دەربچێت بەڵام زۆر کوردی دیکەش لە ناو مزگەوتەکە هەم بۆ بەشداریکردن لە نوێژ و تەنانەت لێرە هەموو پێشکردنەوەی یاخود بەرە بانک لێرە هەڵدەستن بە بڵێن خواردنی جۆرا و جۆری ئامادەکراوە بۆ ئەوانەی کە بە ڕۆژون لێرە ڕۆژەکانیان دەکەنەوە بۆیە کوردێکی زۆریش بێگومان لەو مزگەوتەکەیە بەڵام بەهۆی ئەوەی ژمارەی زۆرە زیاتر لە 6 تا 7 هزار هەموو ڕۆژ لەم کاتەیە خەڵک خەریکی نوێژکردنە نوێژ خوێندنە بۆیە کوردەکانیش بڵێن بێگومان کوردیتیایە بەڵام تاوکو ئێستا من لە ژوورۆ لەناو ئەو هۆڵی نوێژ خوێندن نەمبینیون بەڵام ئەوەی کە باز دەکرێت ژمارەی زۆر لە دەوروبەری مزگەوتەکە هاوڵاتی کوردی تێدا دەژین. بەڵێ سوپاس بۆ ئاوکارم بەرگەشت واحید کە لە لەندەنەوە لەگەڵم بووی لە یەکێک لە مزگەوتە گەورەکانی لەندەن. سوپاس. بەڵێ بەردەوام دەبین دکتۆر باسمان لە شەبەکە و باڵۆن و خەستەڕە کرد زۆر جار گوێبیستی ئەوەش دەبین کە دڵ هەیە بە پاتری بۆ دادەنرێت هەمەیان ڕاستە هەیە کە شتێکی وا بە پاتری ئیش بکات بەڵێ ئەو نەخۆشانەی کە کارەبایەتی دڵیان لاواز دەبێت چکە کارەبایەتی دڵ کە تەبیعی لە بینی 6 تا 100 بەڵێ هەندێک نەخۆشیە کارەبایەتی دڵیان زۆر کەم دەبێتەوە لاواز دەبێت لە 6 کەمتر لێ دەدا ئەوانە توانایوەی نابینێت دڵ خوێن لە بۆ بەشەکانی تری لەژ بباتن ئەمە ناچار دەبین ئەو کاتە جیهازی لە بۆ دابنین کە بە ئینگلیزی پێ دەڵێن پیسمیکەر جیازەکەی لۆ زەرع دەکەین لێرە ئەو کاتی کۆنتترۆل جیازەکە کۆنتترۆلی دڵی دەکات ئەمە بە خۆمان هەر 6 مانگزارە پرۆگرامەمە هەیە لێرە نەشتەرگەری دەکرێت بەڵێ دەکرێتن بەڵێ باش تا چەند چوونی ئۆکسسیجین بۆ دڵ کاریگەری لەسەر نەخۆشی دڵ هەیە بە زۆر کەسێ دەبینی تەنگە نەفەس دەبێت نەفەسی کەمە لەوانێت جا ڕەبۆی هەبێ حساسی هەبێ هەر چۆنێک بێ ئەمە تا چەند کاریگەری لەسەر دڵ هەیە چوونی ئۆکسسیجین بۆ خۆی خوێن ئۆکسسیجینی تێدایە کە پێویستە لە بۆ هەموو بەشەکانی جسمی ئینسانی دڵیش وەکو هەموو بەشەکانی تر ئەویش خوێنی پێویستە ینی ئەو خوێنبەرانە ینی خوێن لە بۆ ماسوولەکانی دڵ دەبن ئەوجا هەر کاتێک کە ئۆکسسیجین لە لەشکەم بۆ مەسەلەن ئەوانێک کە نەخۆشی ئلتیاب قەسەباتی درێژخایەن ویان ڕەبوو ئەگەر زۆر زۆر گەیشتە حالەتێکی وا کە ئۆکسسیجین نەڕواتن بێگومان تاسیر لە دڵی دەکاتن بە خۆشی دڵیش بە پێچەوانەوە کە دڵ لاواز بوو توانای ئەوەی نەما ئۆکسسیجین خوێن بە جوانی لە بۆ بەشەکانی تر بووە ئۆکسسیجینیش نەڕواتن ئەویش بە پێچوانەوە تاسیر لە دوشیان کاریگەریان لەسەر یەکتر هەیە بە پێچوانە ئەو لاواز بێ ئەو چێشت بۆ دروستە بێت چێشت لەولا بۆ دروست بێ لا دڵش بۆ دروستە باشە ئەی چارەسەری نەخۆشی دڵ هەیە وەکو چارەسەر یەکجاری بنبەر بکرێ و کەسێک نەخۆشی دڵی هەبێت و چارەسەر ببێت بەخۆی بە پێی نەخۆشیەکە دەگۆڕێ بەڵێ ئێستا زۆر نەخۆشی هەیە بە تەواوی چاک دەبێتەوە مەسەلەن هەندێک جار نەخۆشی دڵ لەبەر سەبەبی ڤایرۆسە گیانی نەخۆشەکە تووشی دەبێتن ئەوە نەخۆشێکی کاتیە دڵی لە بۆ ماوەیەک لاواز دەبێت پاشەوەی عیلاجی دەدەینێت بە تەواوی چاک دەبێتەوە یان هەر نەخۆشی مەسەلەن جەڵتەی دڵ زۆر نەخۆشەیە ینی کە شەبەکە و باڵۆنی لە بۆ دادەنێن وەکو شخصێکی ئەتیادی هەموو ئیشوکاری خۆی دەکاو بەبێ هیچ کێشەیە باش ئەو جەڵتەی دڵە لە ئەنجامی چۆ دروست دەبێت لە ئەنجامی چۆ پەیدا دەبێت جەڵتەی دڵ بەڕاستی ینی سەبەبی زۆرە بەڵام ینی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە جگەرە و جگەری کێشانە مەسەلەن نەخۆشی شەکرەیە بەرزبوونەوەی فشاری خوێنە یان سترێس و مەسەلەن بیرکردنەوە ئەوانێک کە زۆر بیر دەکەنەوە زۆر مەشغولە مێشیان و مشکلیانەیە ئەوانە زیاتر معڕەزن لەوەی تووشی جەڵتەی دڵ بن و هەندێک هۆکاری بۆ ماوەی شەیە کە چەوری خوێنیان زۆرە بە بۆ ماوەی ینی لە عائیلەوە ئەوانە بەبێ هیچ سەبەبە جاروەیە مناڵەکانیان تووشی جەڵتەی دڵ دەبیتن لە تەمەنێکی بچوو باشە یەکێ لە پرسیارەکانم لەسەر خەمەوە چییە خەم تا چەند کاریگەری لەسەر نەخۆشی دڵ هەیە بەڵێ خەم
بەڕاستی کارگەرێکی زۆری هەیە چونکە ئەو کەسێک کە زۆر خەمی دەخوا و بیر دەکاتەوە ڕێژەی ئەدرینالین کە ئەوە هۆرمۆنەکە لە جسمی ئینسانی زیاد دەبیتن ئەوە لێدانی دڵ سەریع دەکاتن لە هەمان کاتدا ئەو چەوریەی کە لە ناو خوێنبەرەکانی دڵ هەیە لەوانەیە بتەقی لەگەڵ ئەو ئەدرینالین و نۆر ئەدرینالینەکە ئەو ئەنزیمانە لێش ئەوانە دایمەن ماڕەزن لە بۆ جەڵتەی دڵ باشە ئەو کەسانی نەخۆشی دڵیان هەیە ئامۆژگاریت بۆ ئەوان چیە کەچی نەخۆن وەڵا ئامۆژگاریم لە بۆیان ئەوەیە پێشەم شتێک ینی مێشتیان سافکەن زۆر بیر نەکەنەوە بەنسبەت خواردنیش بەڕاستی هەرچەند بکرێتن گۆشتی سۆر نەخۆن زۆر باشە و ڕاضێ بکەن ینی هەموو شخصێکی ئاتیادی پێویستە لە هەفتەی 4 ڕۆژ ڕاضە بکاتن بۆ ماوەی نیو کاتژمێر و بێزگە لە ڕاضەش ینی وەچی گوتم جگارە و مەسەرەن ئەو شتانە کۆنتترۆلکردنی زەخت و سوکەری و ئەوانە باشە باست لە وەرزش کرد زۆر زار دەبینین لە کات یاری تۆپی پێدا یاریزانێک لە ناکاو دەکەوێتە خوارەوە و گیان لەدەست دەدا ئێوە دەڵێن وەرزش باشە لە کاتێکدا ئەمەش دەبینین هۆکارەکەی ئەوەکارەکەی وەرزش نییە بەڕاستی هۆکارەکە ئەوە بەخۆی نەخۆشیێکی بۆ ماوەی هەیە لە ناو دڵی کە ماسوولکەکانی دڵی ئەستور دەبن کە بە ئینگلیزی پێ دەڵێن کاردیۆمایۆپاتی ئەوە بیدایەت تەشخیصیان نەکردیە ئەوجا ئەو نەخۆشانە پێویستە ڕاکردن نەکەن لێ زۆر جاروێ دەبینین لە ناو تۆپانەیان هەر وەرزێکی تر تووشی ئەو ینی بەردەبنەوە و ینی دڵیان ڕادەوەستێتن کاتە پێویستە هەموو وەرزشوانێکە و پشکنینەی بکات بەڵێ پێویستە هەموو وەرزشوانێک پێش ئەوەی بستە ینی وەرزش بکە ئەگەر هەر کێشەکیە بی دەبی مثلەن تەختیتێکی دڵیان ئیکۆیەک بکاتن ئێستا چونکە ینی یانە گەورەکانی وەکو با بڵێن یانەی بەرشتۆنە و ڕیال مەدرید و ئەوانە هەموو یاریزانێکیان پێشەوەی ئەو بستە ئەو نادیە ئەو فەحوساتانی هەموو لە بۆ دەکەن بڵێ باشە دێمە سەر لێدانی دڵ ترپەی دڵ بڵێ لە چەند بێتە خوارەوە و لە چەندیش زیاتر نەبێت بۆ منە زەرری بۆ ئەو کەسە دەبێت هەروەکو باسم کرد لە بینی 6 لە بۆ 100 ئەوە لەو بینەی تەبیعیە بەڵام زۆر جاروێ ئینسان لە کاتی نووسن کە تۆزێک دێتە خوارێش تا چلیش دەڕاتن زۆر ئاتیادیە لە کاتی نووسن بەڵام لە کاتی ئاسایی لە 6 کەمتربی ئەوە تەبیعی نییە و لە 100یش زیاتربی ئەوە شەر تەبیعی نییە واتە لە 100 بۆ چەند هەتا کۆتایەکەی چەندە تاوکو چەندی هەیە بۆ من آخر دەرەجەکەی جاروێ هەندێک نەخۆشی لێدانی دڵی دەگاتە 200یش بەسەرەوەتر ئەوانە ئای لە نزمترین بەڵامەوە تەبیعی نییە ئەوە بەڵێ لە نزمترینیش زۆر جاروێ دەگاتە 30 ئەوانەی کە باسم کرد جیازیان لە بۆ دادەنرێت سپاس بۆ دکتۆر علی محەممەد ئەمین پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ کە بۆ ماوەی نزیکەی کاژمێرێک لەگەڵم بووی سپاس بۆ ئێوەش سپاس بەڵێ پاشیف بەردەوامە ئێمە بۆ نزیکەی دوو کاتژمێرە لەگەڵتانین لە تەوەری یەکەمدا باسمان مامۆستایەکی ئاینیمان لەگەڵ بوو لە تەوەری دومیشدا لەسەر نەخۆشیەکانی دڵ قسەمان کرد پاشیف لە شەوانی داهاتووش بامان شێوە بەردەوام دەبێت بەڵام ئێمە ئێستا پاکێجێکمان هەیە سەبارەت بە نانەوەخانەکان کە فڕنیچیەکان ئەوانەیە کە لە نانەوەخانەکان کار دەکەن لە باکووری کوردستان و بە تایبەتیش لە شاری ئامەد ئەوان بۆ ماوەی نزیکەی 7 کاتژمێر بەڕۆژوو دەبن ئەوان دەڵێن ئاینی ئیسلام بە زۆر ئاستەنگیدا تێپەڕیوە بۆیە ئاسایی لای ئێمە ئەو 7 کاتژمێرە بەڕۆژوو ببین لە دوای ئەو پاکێجە شێما کۆتایی بە پاشی دێنین تاوەکو کاتژمێر یەکی شەوی داهاتوو هەر لە خۆشیدا بێت. پلەی گەرمای شارەکانی باکووری کوردستان سەروی چل پلەی گەرمانیشان دەدا هەر بۆیە گومانی تێدا نییە کە پلەی گەرمای فڕنەکان زۆر لەوە زیاترە. ئەو وەستا و کرێکارانەی فڕن ڕۆژانە 7 کاتژمێر لەو گەرمایەدا بە ڕۆژوو دەبن. لەبەرەوەی پلەی گەرمای نێوفڕن دەگاتە 250 پلە پلەی گەرمای نزیک کوونەکە واتە نزیک کارمەندانی نان برژاندن بە لانی کەم دەگاتە 80 پلە.
تەحسین یڵماس کە 36 ساڵ لە خاوەن فڕنا ئێستا 5 وەستا و 3 شاگردی هەنە و لە کاتژمێر 7 بەیانیەوە دەست بەکار دەکەن تاوەکو دەونیوی شەو ئەو پێی وایە بە گوێرەی مێژووی پڕ لە ئازاری موسڵمانان زۆر ئاساییە لەو هەلومەرجە سەختەدا ڕۆژوو بگرن. سپاس بۆخوا کەمانجی ڕەمەزانی پێداوین داوای ڕەحمەت و غوفران دەکەین و بۆ خاتری ئەو مانگە پیرۆزە خوا لە عەزابی جەهەنەم بە دوورمان بگرێ هیچ کێشەیەکمان نییە ڕۆژەکەمان وەکی حەزرەتی حوسێنە چۆن ئەو لە بیابانی کەربەلا بێ ئاو بەرگەی دەگرت ئێمەش ئەو بۆ خۆمان دەکەین نمونە و لەو گەرمایەدا ڕۆژوو دەگرین شوێنی کارەکەمان لە 50 تاوەکو 70 پلەی گەرما دەبێ ئەگەر ئێمە بتوانین لێرە بە ڕۆژوو بین خەڵکانی دیکە بە ئاسانی لە ماڵەکانیان دەتوانن بە ڕۆژوو بن. ئەو فڕنە تاوەکو پێش فتار نان بۆ پێش فتار ئامادە دەکەن دوای فتاریش نان بۆ پاشی و ڕێستۆرانتەکان ئامادە دەکەن بەگشتی 15 کاتژمێر خەریکی ئامادەکردنی نان و پیدەنا. فرەنسیەکان جگە لە ئامادەکردن و برژاندنی نان و پیدەی خۆیان زۆر جار خواردنەکانی خەڵکیش کە لە ماڵانەوە ئامادە دەکرێن بۆیان دەبرژێنن. ئەو کرێکارانە ناوە ناوە یەکریش دەگۆڕن و دەچن سەر و دەموچاویان بە ئاو تەڕ دەکەن تاکو کەمێک لە پلەی گەرمایان دادەبەزێ. گۆڤار ئەحمەد کوردستان 24